بخير بين دوايا وتم إمروتشن حوتي قولان الرجاني جرافيكا قول دراك هلا سر شوارشيوي جرافيك سكرتو ببسرية درس وارو درس گفتار ببوستر ودس بيكات أجي بأرم ببسبنيو ختم بياكات أما أنا أمسيد أنا قالب بس أنا قالب أصلين وكو درسك شج واحدي هم دانجيان رشي جرافيك أي خلينا هم مناولاني هنرساني رشي جرافيك باسيا كان بحث بوستراتيكا بربلاوترينو يك دوش أنا زكى تقريبا قش كذا كان حزين كان قش شيء خوي ليه داد قش شيء أساس قش كذانيت أما يك العموميترين مباحث جرافيكا كمن بوخم شخصا لفاصل نوزع صالي تدريس ولفاصل شن صالي عمر ما أو نشتم تيادي وتعجبي ليه كم لبر خاطروا هول لدين ككولك منالي باشي بكالكاتو وكو إيوه عشنا ببيت بزانم كمكتبي كوبا جوازي كي لقى المكتبي لحسانات شيء يعني يتر لخو قسنا كان بخير بي وهمان لبيت إن شاء الله نهايتنيش يفخل شتي آماده كراوي أمهم وسالس كي إن شاء الله يدم خدمتان پیشفرز من اوسه که ایوه مبانی زانن و پیشفرز او که آشنایی که هکذایت نگل مبانی هنر تجسمی کانه هست دست بیه که این بوده که گرافیک یکی لشاخه کان هنر تجسمی کانه کامی گلیوه توانه چندان لشاخه کان هنر تجسمی کانه بناو بات طبعا تو خلیگه کنی آفرین مجسمه سازی نقاشی عکاسی حتی معماری خوشنویسی و یکی للناس سازی کردن گرافیک یکی لوانه که هنر تجسمی کردن دولمان کرد گرافیکه بکار گشتیش تا نخواد البته خب نشرای دعا کنم لم ياخذ فيري نبن وقت نی فيري بن او نبس تختیز نیه کن وقت نی لسر سفره کی سپیا خورجی صوزیتان ودانی وقت ناخذ دیتر يعني إحساسا كان توازن وتعادل رنين فرمكي سازغاري لقليا توزي زندگي شيوه توزي حساسة منه توزي واتنانه خب إحساس قد جوري كان ليه هاتو ولي هاد بازم فرخوشه جرافيك يكيق لجيد شاخكاني هنا لتجسمي كانك لحال حاضرة يكي لو هنا رسانك زور مخاطبي هز مخاطب هم لعام وهم لخاصه أو بطل كل ايشتان في بيجم بوستر كمان يمرو قرق ما هل أول تلفزيا كان يعني فارس بحياتي كريمة ساقي بكارنا كردوها هر كلمة يكي بيسوا خارجي ساقتي كردوها بوستري كلا ونسا قو بيجي بوستر باش ايوه بغلط تلفظي مكان زمانك اللاتينة كان اي نوسين اما اوي اللي قرايته اونية باش يعني ايما اللي قال ايسا كمين قالك مقصتان بو بكم ستارت او معنى اللي داوا كلام ورد بوستر وقصة كين بوستر يكي اقلا مباحثك لجرافيكا كاربوردي ترين يسي كان يقرأوا حتى يصير قشة بوستر تانوي دي وخو كم تان كمان تعريف البوستر إلى أبدا بمن أو ما بوستر تانا ديوا تقريبا أكيد بلهم روجك لعمر تانا نبوك بوستر تانا ديوا هالشيء تاني فوتوا كسر كان اشتباه الذهني خلينا مدرس تعريف كردي بكن إذا خود كيش تان ليك أو قام حمو تعريفك أي كان اللي هو أقاداري نامه أو توضيح كي تصويري ما كذا باشتري آفرين ليه الله تبرأنا توضيح تصويري كلمة كليدية كيما يجين أسقط هدف للبوستر زود ديتنا تانوسي مزاني تاخذين نوا بوستر فارس كان بيجين آگاهی دیواری نایسا مشکل تیجیت كم يقلي وتايزة شو سدر الروجانة بدر ديوار إشارة نبينه كنسراوه درجاو بنجري PVC فلان كاس فوتي كردوه ديوتنا خو آگاهیو بدیوار خلیقه چاپا کرد لحالك بوستریش نیه خوش هم ایرادی لیه گرن عليه هر أول كمان نسيم آگاهی دیوارش معلم فارسی کیسی دقیقاً آگاهی دیواری یکی لو أو تعریف هست که فارسیان لپوستری هم کروه خلیقه چه پشیمان من باخون لدانجگاه کنم هر بناو آگاهی دیواری وزمانه کم كتابكيش كدرس بحبه وناو عليه بمناو ولا جوازي أساسي لقل بوستر أو سكر هالشيء بدي وارد أبكر بوستر نية بوستر بالأساس تعريف سريك إلماني تصويرية لقل مستوى كوميكية ك ليك كلمة بتاني بيجم شوك واردك على بنيام
پۆستەرێک کە شوکت پێوارد نەکات ئەساسەن لە تاریفی پۆستەر ئەکەوێت بیگرە نەزەر ئەڕۆی تۆ بۆ ماوە تاژاگەی خوشکە چکۆلەکەت کاغەزێکی داکوتاوە مەسەن لە سایزێکی ستانداردی 35 چەند دانە مۆبل دانراوە لە گۆشەیەکۆ ئەسپێ ئاوی ئاوەتە بەسەر مۆبلەکەەوە قاچی قسۆ لەسەر قاچ خەریکە بە گوشی قسەیەکات ئەسڵەن هە باوەڕ ناکەن شتان پێوار دەبێت ئەسپی ئاوی لەکوێ قاچی قسۆ لەسەر قاچ بەسەر مۆبلۆ دانیشێت ئەمە تعریفێکە ئەیکەن ئەڵێن پۆستەر عیبارەتە لە ئێعلانێک لە نووسراوەیە لەگەر یەک تەسویرا کە شوکێکی ئانی وار دەکات بە بنیان یەکشیشان پێبێژن یەکێک لە کەم عومرترین یەکێک لە کەم دەوامترین تەولیدیەکان هونەرە پۆستەر فقط بۆ مەقطعی خاص کاربردی خاص بۆ زمانێک کۆتا کاربردی هەست مەسەلەن تۆ قەرارە کۆنگرەیە بەرگوزار بێت سمینارێ بەرگوزار بێت تەنها لەو حەدە فاصلە وەکو ڕۆژنامە واسە بەکار ئەو ڕۆژە ئەخوات پۆستەر ئاگەیەکە بە کاربردێکی مەحدودەوە یەک حەقیقەتریش پۆستەر کامڵان کاربردی شاری هەیە یعنی پۆستەرێکی لەشانسکە فقط بەکار ناو شارە خوات پۆستەر ئەسڵ لە دەیادا هیچ کاربردێکی نییە چۆن ئەو تاسیرگوزارێک لە شێدانێت نیەتی جای سەر من ئاگا شتێکان بۆ نووسم حتا ئاخر ئەمتان حفزی بکەن کە بزانن لە سێدانە کەلیمە هەدەفی ئێمە لەوە کە پۆستەرێک خەلقەکەین یا پۆستەر ماشاهین چییە ئاگاهی ئیقناع تەغییر ئەو سێدانە کەلیمەسەکە لەگرۆ دەست پێکات لەگرا خۆی ئەگرێتەوە لە گەشە خارجە بێت دانەی پۆستەر هەدەفی ئەوەسە کە سری ئاگاهی بدا بە ئێمە ئاگاهی کەدا بە ئێمە قانع بکات شتەکمان پێ ئێلقا بکات دوایەوە چیمان دەکات تەغییرێکمان تیا ئیجاد بکات ئەمە چوارچێوەی کاری دانەی پۆستەرە جا ئیسە یەکشت جالب پۆستەرێکی لەو شارەزەک هەر فرە کۆنە فرە قدمەتی هەست 146 ساڵ بە لە میلادی مەسیح بەسەر کاغەزێکی پاپیرۆسۆ لە میسری باستانە دۆزییانە سۆکە نووسراوەیەکیان نووسیوە مەبنی بەوە کە دوو دانەز بەردە هەڕایان کردووە هەر کەسێ دۆزیەوە بێنێتەوە بۆ ئیسکەندەریە جایزەی پێدەین پاشا بکەن ئەمە یەکێک لە ئەوڵین پۆستەرایەکە کە بەشەر خەرقی کردووە نە هەر بەشەر لە وەختیۆ لە نەزەریا بووە کە شتێکی ئاوایە ببێت هەتا کەی ئەم پۆستەرە کارکرد و کاربردی واقعی خۆی پایانەکە بۆ تا قڕونی وستا ئەگەر تاریخی هونەرتان خوێن بۆ تۆ لەباری هونەریەکەی و لەبارە فەلسەفی و ئەوان لاکانتیۆنە لە قڕونی وستا هونەر لە فاسەی ئەو چەندانە قەرنا تقریبا لە ڕکودێکی باشە ما بۆ لە اختیاری کلیسا بوو یعنی هونەرێکی مەذهبی بوو کلیسای فرەزان هاتبوو چی کردبوو کلیسای فرەزان هاتبوو لە دەم دەرگای حەچێ کلیسا یەک لە کاغەزی توماری درێژی داکوتا بوو کۆڵێک حەدیث و ئایە لە تەورات و لە ئینجیل و هاوردبوو مەبنی بەوە کە ئەگەر ئێوە سەدەقە بەن 70 جۆر بەڵا دەفعکات یعنی پۆستەر لەو وەختیشا لە قوڕی موسا بە شدەت کاربردی بوو کاربردێکی مەذهبی لە دەم دەرگای کلیساکانە وەلێ لە عناسوری تەسویری ئیسفادەیان نەکرد یعنی پۆستەر فقط نووسراوە بوو ئەمە ماوە هەتا ئینقلابی سەنعەتی ئوروپا لە کەیە ڕوویدا چەند ساڵەکە بێت 15 ساڵەکە بێت چەند ساڵە بێت ئینقلاب سەنعەتی ئوروپا ڕوویداوە چەندێکە قەرن هەژدە لە 200 ساڵ لەمەوە بەرۆ ئوروپا کە کەوتە ڕێ ئینقلابی سەنعەتی کە ڕوویدا مشکڵی پێشات مشکڵ ئەوە کە جاران 500 دانە کاریگەر کارێنەکە لە کارخانەی نەساجیە لە ڕۆژێکا 500 متر خروجیان بوو ئەم کەدە 5 نەفەر کارێگر 5 متر خروجیان بوو توش مشکڵی گەورە بوون کۆڵە مەحسوول بەسەر دەست کارخانەکان ما بووە یعنی تەولیدیان زۆر بوو فڕۆشیان کەمە بوو دەی چی بکەین بازاڕیابەکان کەوتە بیرەوە کە باشە تەبلیغاتی بۆ بکەین ئەشەی دابنیشین لە تەریخی تەبلیغاتەوە بە خەڵق قانەکەین کە ئێمە مەحسوڵاتێکمان تەولید کرۆ بێن بیسێنن پۆستەری هێواش کارکردی خۆی ئەحیا کردو دەستی کرد بەوە کە خەڵق بە زوان کوردی بخواتێنن ڕازیان کە بەوە کە بێن کارێکن من مەحسوڵاتێک مەز بیسێنن بەڵام لەو وەختا کەس نەیزانی گرافیک چییە لەو وەختا ئەکسەرن کە تەسویرسازیانە کرد نەقاشەکان هەتا قەرنی 19 لە فاسەی ئەو 100 ساڵە کۆڵێک پۆستەر تەولید بووە کە زۆرتر جەنبەی تجاری بووە پۆستەرای تجاری بوو پۆستەری فەرهەنگیمانی لەو فاصلە پۆستەرای تجاری زۆر تەولید کراوە کە ئەکسەرەنیش نووسراوەیە متەقارن نووسیانە فڵانە شتە فرۆشین بە فڵانە قیمەت لە فڵانە جێگا هەتا قەرنی 19 قەرن 19 لە دنیای دوێرە فرە تەحول ڕوویداوە یەکێک لەو تەحولاتە لە ئەواخری قەرنی 19 لە دنیای گرافیکە ڕوویداوە على الخصوص لە
ئەسڵەن گرافیک بە پۆستەرەوە ناسن زۆرتر لە قاڵبی پۆستەرە لە قەڕی 19 نەقاشانێکی باش هاتن یەک لە فەرانسە و لە پاریسا کۆڵێک نمایش دەستی کرد بە ئیجرا بوون، یعنی لەواقع تەئاتر زینوو بووە، ئەحیا بووە. نەقاشە باشەکان وەکو تۆلۆزۆتێک کە یەکە لە نەقاشە زۆر ناسراوەکانی قەڕنی 19ە تەنها 30 دانە ئەسەری هەست کە ئیسە ماوە، بەڵام ئایسەیشە بەناو یەکێک لە پایەگوزارەکان پۆستەر و خەریکە ناسن. تۆلۆزۆتێک 30 دانە ئەسەری بەشکل فقط نەقاش ئەستا ناتوانێت جیای بکەیتەوە، یعنی بە سەختی تۆ بتوانیت لە نەقاشی جیا بکەیتەوە بێژی ئەمە کارێکی گرافیکیە. تۆلۆزۆتێک سلێ کاری ئەنجامدا بۆ تەماشاخانەکانی پاریس کە ئەکسەرەن بۆ تەبلیغاتی تەئاتر و نمایش بوو. باوک گرافیک کە ئیتر بەوە ئەیناسن کە پۆستەری داهانیوە دانێ فەرانسەییە بەناو ژۆل شترێ شخصیتی دا بە پۆستەر جیای کردو مشخص بوو کە پۆستەر ئامەسە قاڵبێ مشخصە لە نەقاشی هاوردێ دەرەوە لە دەهەی ئەوەڵی قەرنی 20 شخصیتی پێدا و کار دانەی نەقاش یا بۆ لە کار دانەی گرافی زوتێم کاکەگیان دانەی نەقاش کار نەقاشی تەسویرسازی ئەنجامەدا، دانەی گرافیست کاری مشخصە، مەسەڵەن تەڕاحی ئارم ئەنجامەدات، تەڕاحی پۆستەر ئەنجامەدات. تازە 100 ساڵەکە پۆستەرێ مستەقل بەنەس کە جیا بێت لە نەقاشی تر کە کامڵەن لە نەقاشی جیا کراوەسەوە. کاشای پۆستەرهای ئەوڵیە بکەن لەوانەی قەرنی 18 گەوتم ئەمریکا لە پۆستەرەکانی قەرنی 18 پۆستەرێکە بۆ ناساندن تەماشاخانەیەک لە پاریسا. تەماشا بکەن ئەکسەرەن لە نووسراوە ئیسفادەیان کردووە، ئەناسوری تەسویری نابینن تایە، بەڵام عنسورێکی تەسویری چکۆلە لەگران و دەستێک لەگران نەبێت. ئەمە نمونەی پۆستەرێکە کە لەو وەختانە باوک بووە بە مودە چەند سەد ساڵ لەم پۆستەرە ئیسفادەیان کردووە. ئەمە پۆستەرێکی پێشکەوتووترە لەوەکە بە چاپی لیتۆ ئەنجام دراوە، چاپێکی دووڕەنە بۆ ڕۆژنامەی فیگارۆ ئەو پۆستەرانە تەڕاحی کردووە. تەماشای پۆستەرهای ئەوڵیەکەن کە شکل و شەمایلیان چۆن بووە. چاپی سەنگی کە لە ئێران هەدەستی پێکرد هێواش کەوتنە بیرەوە کە منش تەڕاحیان نازمە. تەماشای ئەم نمونەکارانەکەن کارهایەکی متەقارن بە نووسراوەهایەکی مشخصەوە کە بە چاپی سەنگی ئەنجام دراوە. کامێک لەیەوە چاپی سەنگی دامی زۆر تایزە ئاگاهیتان هەست کە چاپی سەنگی چۆن ئەنجام بووە. مێکانیزمی سادەی بووە لە بەردێکی مەرمەڕی سافکراو کە بە بەردی مەسنوعی ئیتالیایی ئەناسن یا هەر بەردی مەرمەڕی ئێرانیش ئیسفادەیان لێ کرد. دوو دانە سەد بەرد مەرمەڕ زۆر ناسکرا و زۆر سافکراویان هاورد بەسەر کاغزێک و بە مورەکەبێکی مەخسووس کاغزەکە ئاهارێکی نیشاستە ڕووکەشێکی نیشاستەی ناسکیانەدا لەسەری ئەیان نووسی بەسەریەوە. ئەیان نووسی کە بەسەریەوە ئەهاتن لایەک ڕەوغەنیانەدا لەسەریا بەرعەکسیانە کردووە ئەیان خستە بەی دوودانە بەردە ناسکەکە. ئەم کەرتە فشارێک کەمیانەدا نووسراوەکە بە بار پێچەوانە منتەقلە بۆ سەر بەردەکە. ئەم کەرتە ئاتن لە تیزاب ئیسفادە نەکرد لە ئەسیدێکی باوی ئەو وەختە ئەیاندا بەسەریا ئەو قسمەتە کە مورەکەبی خواردبوو ئەماوە دەور و بەرەکەی قاعدەن ئەی خوارد چون بەبار پێچەوانەشە حەکە بوو بەسەریا زمانێک کە لایەی مورەکەبی ئەخوارد و هەڵە نەگەڕاند و ئەیاندا لەسەر سەتێکی کاغەزی چاپ شکڵی ئەگرت. من بۆ خۆم لە ماڵۆ 4-5 کتێبی مەلانەی چاپی 141 تا 145 ساڵەوە بەناس کە چاپی سەنگیە هەر ئایسێشەوە دێنێ دەستیێنی پیاە بەرجەستە است. یعنی بەردەکان کە کوتاوە بەسەر کاغەزەکە چاپی سەنگی کە ئەنجام بووە چۆن فشاردراوە پرێسکراوە ئایسێشە سەرحە مەنفی کاغەزەکە ها لەسەرەوە قسمەتەکەی چاڵەوە بۆسەوە چۆسە خوارەوە. سیستمی چاپی سەنگی لەو وەختانە هەموو ڕۆژنامەکانی ئێران لە سیستمی چاپی بەردی ئیسفادەیان کرد چاپ سەنگی هەتا ساڵ 1310 کە هێواش چاپێک کە ئالانە هەر ئایسەیشە لە مەریوانە هەریکە ئیسفادەی لێیەکەن لە چاپی ئۆفسێت چاپی موسەتەح ئەوەڵین دەزاکان واردێران بۆ لە چاپی سەنگی ئیسفادەیان دەکرد. ئەو نمونەکارانە کە ئیبینن ئەمە پۆستەری 130 ساڵ لەمەوبەرە کە لە ئێرانە ئەنجام بووە. تەماشا بکەن ئەم قاڵبی ئەمە ئیتر هەموو پۆستەرێکی ئێرانی ئەم جۆرە پۆستەرە چوارچێوە
دێبوو ئەوە ئیسەیشە واسە ئیسەیشە ئەکسەر خەڵک وەردا و تەکنیکە تایبەکات یەکێ ئالە و خاشیانە ئیسفادەکەات و نووساوەیەکی تیان نووسێ هەرەوە خەڵک ماوەسە بۆمان هێشتا ئەمە نمونەی پوسرێ بووە سرێ نووسراوەی متەقارنات بێتە خوارەوە نووسیمیان و چاپیان کرۆ بە چاپ سەنگی ئەمە نمونەی پۆستەرایەک لە ئێرانە کاربردی بووە فاشاکە مناڵەکان ئەمە نمونەی پۆستەرێکی ساڵ 1312 ئەوەڵین فیلمی سامتی ئەوەڵین فیلمی غیرە سامتی فارسی دۆختەرێ لۆر فاشا بکە تەواو ناتق بووە ئەوەڵین فیلمێ وە لێرانەکە دەنگی بووە ئەمە پۆستەر فیلمەکەس پۆستەرێکە لە ساڵ 1312 چاپ کراوە زۆر کۆن نییە بە نسبەتەوە 1312 پۆستەرێک سایز 57 کار مرتەزای ممەیز باوکە گرافیکی نوێنی ئێران ئەم پۆستەرە تازە دیتر هین ساڵ 1367 ماشا بکە هەتا ساڵ 1367 و 1370 تا 75 کە سیستمایەک ماکینتاش وارد بازار بوو گرافیکی کامپیوتری باو بوو من بۆ خۆم کە دانیژوو بووم لە وەختی ئێمە کامپیوتر نەبوو هەموو کارەکانمان دەستی بوو من جملە ئەم مرتەزای ممەیزە کە ترمێک کلاسمان بوو لەگەڵ یا ئەمە کە ئیبینین لەگرا کارێکە بۆ هەشتمین جەشنوارەی سینەمای ئازاد ساڵ 67 ئەنجامی داوە تماشای بکەن لە وەختێکە کە شاید بازێ لێوەش نەبوو بن لەداری بەڵێ تماشای ئەسەرەکەی کە تماشای کارەکەی ئەو کارەکە ئەنجامی داوە کارێکی دەستیە هەر ئایسەشەوە یاساسی لێکە کە بەدەست ئەنجام بووە ئەمە نمونەیەک لە کارە فارسیەکانە تر پۆستەری فارسی لە واقعا نمونەکارتن مرتەزای ممەیزیشمان باز دەمەست لە خوارەوە تماشاکەن هەر ئەو حاڵوهەڵایە هەست بۆ فیلمێک ئەنجامی داوە هەی ساڵ 67 جاوت یەکەم لەبیر چواوە زاوە یجاری منزور تیجاری ئۆپتیک ئەرێ بۆ هین چاوپزیشکی بووە جا ئیسە ئەمە تاریخچەیەکی چکۆلە لە ئەوە کە ئەساسەن پۆستەر چۆن هاتووە سەبەرەوە ئەوە کە لە ئێرانە ساڵ 1306 تا 1315 پۆستەر کاربردی بووە هەتا ئەوە کە ئەچین بۆ سایزەکان کە پۆستەری تیا چاپە بێت ئەمە بەکار گشتانە خوات گشتان یەکێ لەوانە کە لە داهاتوە ئیمکانەت کتێبێک چاپ بکەن ئیمکانەت شتێک بنێت بۆ چاپ کە ئاگادار بن لە فۆرمێ چاپی چییە ئەمە مشتەرەکە لەبین هەموو شاخەکان گرافیک و هونەرە ئیسەیشە ئەگەر بچیت بۆ دانەی لەوازم تحریری مەریوان ئەو کاغەزە کە ئەیسێنی هەم لاڵەش ێژێ کاغەز دیواری مگەرەکە سایزێکی مشخەسی ستانداردی هەیە لە تەواو چاپخانەکان ئێرانە فقط لە دوونەوە کاغەز ئیستفادە دەکەن کاغەز باو لە چاپخانە نەک لە باقی شوێنەکە چاپخانەی سەنعەتی چاپخانەی سەنعەتی یەکێک لەو چاپخانانەکە ئەگەر ئێوە کتێب دەرسیەکان وەرەقلێبن لە لاپەڕەی شناسنامەکان نووسیوێتی چاپ شرکەتێک چاپ و ئینتیشاراتێک کتۆبێ دەرسی ئاوەتە لە جادەی کەرەشارانە دەوڵەتیە دەستگاهەیە چاپی عەزیمی هەست کە چاپی کتێبە دەرسیەکان لەوێ ئەنجامەگرێت کامتان چاپخان تایزە چوونەتە چاپخانە چاپخانەدان دیوە لە نزیکۆ لە چاپخانە دیتە تۆ ئەمیر کام چاپخانە لێرە یا لە شوێنترە لێرە چاپخانە من منزورم ئەم چاپی دیجیتاڵی نگارە شتە نییە دێ زۆر باشە لە چاپخانەکانە دوو جۆر کاغەز هەست نەوعی پێڵێن کاغەزی 4.5 وەرەقی نەوعی کاغەز پێژن کاغەزی 3 وەرەقی کاغەزی 170 و کاغەزی 90 باشا بکەن 4.5 وەرەقی 3 وەرەقی 170 90 ئەزان ئەمە یانێ چی؟ ئارام کتێبەکەی تۆش سایزێ بوو وەزیری بوو سایزی وەزیری ئەنازی ستانداردی وەزیری 7/23 وەزیری نییە نازانم ئافێن ڕاحلیە دە باشە باشە بکە سایزی وەزیری ئەنازەکان ئەو ئەنازانە کە بەکارەچێت لە چاپا مەشهورەکانی ڕۆقی ڕاحلی وەزیری ئەزانی ئامە ئەگەر ئامانە بزانن دەقیقا ئەزان چیەکەن بە ئاگاهی و کتێب چاپەکەن ئەزانە چێک دەبنان چەند سەرحە بێت بۆ کە هەزینەی زۆرتر نەدا بەدەستان تەواو چاپخانەکان ئێران ئەرەم دوو جۆر کاغەزە ئیسفادەیەکەن یانە ئەشەیەوە بێن ئەنازەی کارەکانان بچن تایە بزان کە زۆرێنیان نایێنێت مەسەڵەن کتێبەکەی ئارام کە تەقریبەن ئەگەر 21 لە 4.5 یا لە 15 بێت
بين داني لما أنا بيجي بزين شنو بحتي كاغزي شنو كده دور ريزة دور ريزة اللي كيفان تودريت هواني هناك يجي شكل بس فرم شابية تبرو يعني أم كاغز صدق ثانية ده شاب خانة أنا فريق كاري وسكيت كاركيتو أشنيت نابي كتشني نابي في موزين كده تيجرو نادي وشاب خانة هر صدق حفتايك براي كان شاب بيت شاب كبو براي تا أخواته أجر يومين كتابة كان رقوي بيشتوت مع شاب كان أبينن بجياجيا دسة سريع دسة عزو شيرازي خواته أو دسانة بيان فرمي شابي أو فرمي شابية مثلا فرمي شابي ششو هجدانة معناه أجر تو كتابة شاب كتابة كد مزبي نبيله كلام أنا دولا برا إذا بيجي بعد لا برا جاي سبيدنيات یا لسر حساب تو چاپی اکنون دور ریز بیاکات. مثلا اگر تو فرزن فرمی چاپی 8 بید، کتابی که 48 صفحه بید، دقیقاً اکاد 6 دانه فرمی چاپی. 6 دانه 8. یا اگر مثلا 42 صفحه بید، قاعد حولنا شاشی. بو به 43 صفحه ایتر کارگیر خوات. او تاق صفحه یک فرم چاپی مصرف کرد، یک فرم چاپی یک ششم کتابی که تو یک شش فرم چاپی بود. يعني أول هاي إضافة. أول لاكي يتر تورا دنوان خلاوين بتو دور ريزة باش أوان أو بتو ناوين. يعني استفادة من عقيدته بعضی کس دقیقاً نسکی فانتوز او فرمت شابیه چو جدز در چاب کاری تواویدر باش جا بعضی کتاب هست ام کتاب عربت مشاکل نعم لعمرسکی لسر حساب او بوزده باش مثلا فرمت شابیه که هاولو طرف ایده تورین داوله او بدوا کاغذ زور کتاب ابینن که کاغذ فیادیا احساسا این بجیان نشتو که او کبرا بجی نشتوه فرمت شابیه بو اضافاتو لآخرو تک صفحه بوه اگر 4 صفحه تور یدن تک صفحه خود توری ندن هر امینه تو لنابیا ام سایزانه سریه انازه تریده ایبتو لجیه بیتو ام صول هفته که امینه تو صوکه بیبنیوه 57 خواروکه 50 امینه تو ابی ل35 اما انازه ناسراوکن پسر لیرانا 90 امینه تو 45 نواکه ببینیوه 45 امینه تو لستی اما نظر نمیشاوته او توا و پسرهای که لیران اچابی بیا و نظر نسره مگر چی؟ مگر یکی بجه کاکر من گرک ما پولکی بدم قیناکا گرک ما پولکی بدم من گرک ما دانه یک پسری خشتی بود چاپی چوار گوش بیتر و هزینه لبای خویدی ولی غیری استاندارده جا اگر یه و بین بی پیون پسری که بناو 57 چاپیه کهین او پسری 57 لواقع 68 تا 48 دلیل همیشه واسه زمانی که ارتداد دستگاه چاپ شرکت میگن لپنجه. ام لپنجه چیه؟ ام لپنجه یعنی پیشبینی اوه کن که برش بخوات به هدر بچه. یعنی لهر طرفی بو سانتی که برش بیاده. لبر خاطر طراح زمانی که دیگه طراحیه کات سانتی بچه یعنی لولاو. او اصلا جزء طراحی دانانیت. اگر یومین پسری 57 بپیون وتم لهر طرفی بو سانتی کم بوزو. اصلا انازی 57 کامرانش میپیون بیشتر ولی خوی وقتی خواهم 68 ل 48 دلیلی واسه لپنجه خواردو برش دراوه. اما سایزهای که پوستری خواهد جای یکشتیش لأکثری مواقع پوستر عمودیه لأکثری مواقع پوستر عمودیه مگر کی افقی بید زمان افقی بید یا ناظر متحرک بید و سوژه ثابت یا سوژه متحرک بید و ناظر ثابت وکو اتوبوسی واحد زمان اتوبوسی واحد خواهی دریاج بدریاجه تو توانی پوستر تراحی باسری لنازه گورا چاپی کنو بجری و عمودی به افقی بید لمترو كتو دانيش لنا مترو خريقة حركتكات بس الديواري مترو تو توانيت بوستر التراحي كي بجري وعمودي الأفقي بيجون لا يراد بيتو أتواني بيخانيتو ولي عرف واسم معمولا بوستر كتراحي بيت زود بنوتر ومواردي خاصة بيت هميشة عمودي تراحي بيت جا أي سايزانا كوتمان لزوري لوقتكانا بس كاغذ ومقوى وشاب بيت لبازي لمواقع بس هر جنسي وقت إيه وقتان سفارش بدأ هر جنسي كقابلية شابي بسري وبوست شابي بسري لكتانو بيجرا حتى أليافي كتايبتي حتى فلس حتى ولا زورتين درس دي خيمة بوستر بسري وشابين لواقع هر كاغذ ومخواص جايزة يا مسألة جايزة نابين بيشن بيتان أزاني وشي شون إيه عادت معنا معمولا حموش عادية كان سرسري لسري الردبين كايسر بنودت پیشاد ودانیتان بک بس کاغذ آشواری ندیبید. بس ایسانی جلدی کیس
کۆڵی شت نووساوە بەسەری تایسە خوێندوتانەتەوە چی نووساوە؟ ئەو شتانە نووساوە بەسەریەوە سەر دەشتی ئافرین ئەوە تازە سایزەکەیەتی شتێکی کۆڵێک لە ئاداوەتە بەسەرەکەیەوە مەسەن نووسێتی گراماژ 80 گرام لۆزەخە هەیە قرسی من لە دوکانە فقط بینیوانە داومانە بەلایە نەمان سندوێ نامان خوێندو ئەزانی بۆچی ئێژم پێتان بۆچی تەکوت مەسەن پاشاکەیت 500 دانە گۆرانی لە ژوان هەست دانێکی ئەمێنێتەوە زمانی نادی لە سێمانیا شێریتەوە 300 دانە شاعر معاسی بۆ هەر ئەو ماوەتەوە ئەزانی بۆچی شت ئەو دنیامانە دقەتیان بە شایەکەوە کە باقی نێوەندە نەیان کردووە مرتب لەگەڵ شەغانە سەرۆکارمان هەست بەڵام ئەکسەرن گەی پێ نادەین گراماژ عبارەتە لەوە کە تۆ ئەو کاغزیان مقەوە بێنیت 1 متر مربع ئیلامێت و بیکێشیت بزانی ئەو 1 متر مربع چەندێک وەزنیەسی کاغزەکان معمولا لە 80 دەست پێکەن لە 120 تەواو بن مقەواکان لە 100 دەست پێکەن لە 260 تەواو بن وەختی ئەڵێن مقەوای گراماژی 280 گرامە یعنی 1 متر مربع لەو کاغزەوە ئەکێشیت 280 گرامە طبیعەتەن هەرچێک گراماژ ئەچێتە سەرۆ زەخامەتی کاغزەکە زۆرتر بێت ئەکسەر کاغزای ئاچوار کە ئێمە خەریکە ئیسفادە لەکەین 80 گرامە یعنی ئەگەر تۆ سەفارش دەی بڵێ من گەرەکمە کتێبم بۆ چاپ بکەن بەڵام گراماژەکەی 80 نەبێت عەلامەت ئەوەیە کە تۆ ئەتەوێت کتێبێک چاپ بکەی کە کاغزەکانم کاغزە عادیە نەبێت ئەلانەمە 80 گرام ئەم کاغزە کاغزای 70 و 80 گرامی متعارفترین جۆر کاغزەکان لە چاپخانەکانە ئایستا ئەم کاغزە گراماژی وەلێ گراماژی جڵدەکەی 120 جڵدەکەی قەویترە ئەم جڵێکی 120 گرامە تۆ وەختی سەفارش دەی ئێژی پۆستر بۆ چاپکە ئەگەر پۆسترەکەت بتەوێت لە ئەماکەنی عمومیە بڵاو بکەیتەوە لە ئەماکەنی عمومیە کە هەوا ئەدالەی قاتن لە گراماژی سەر ئیسفادە دەکەن 180 گرام ئەگەر بۆ ناوە گەرەک بێ مەسەڵەن بۆ ناو سینەمات گەرەکە بۆ ناو ئیزگای مترۆت گەرەکە تۆ لە گراماژ خەریکی ئیسفادە دەکەی دیوتانە کاغز پۆسترەیە کاغزەکەی فرە ناسکەیە فرە قەویە حتا گراماژی شێتە سەر و هەزینە زۆرترە قاتن کاغزەکە گرانترە سایزەکان کەس بوو ئابەمانە ئێوە ئەم بڵانیە حفظکەن ئەین سایز کاغزی ستانداردەکان کاغز ئاچوار زان چەند سان لە چەند سانتە؟ 29 پاشاکەن ئەو 200 لە 297 نیە حفظکەن باقی ئەنازەکان بەدەستێنن دانەیەکیان یەڵی تۆ فرەکە یەڵی تۆ ئەویتر زەردەردووەکەیت هەمیشە وەختێ نییە فرەکە یەڵی تۆ ئەویتر زەردەردووەکەی بێ بە سایزە سەرترەکەی مەسەڵەن تۆ گەرەوەی کاغز ئاسێ بەدەستبێنیت 29 یەڵی تۆ بێ بە 42 ئەبێ بە ئاسێ یەک دانە حفظ باقی بدەزێت ئێوەش ئەم سایزانە نیە حفظتان بێت ئەم سایزان دانە حفظ بێت خود بە خود باقی سایزەکان بەدەست بێت 100 لە 70 ئەمێنێتەوە گەورەکە تەقسیم بەر 2 بێت پاشاکە 50 ئەمێنێتەوە 70 تەقسیم بەر 2 بێت یەک شت بتانەوێت بڕۆنە ناو ئەم فازە بتانەوێت ئەسڵ لە پۆستر ئاگاهی پیا بکەن هەتا زەمانە ئامانە نەزانن مرەتەب چاپخانەکان سایگەن کڵاوێنە سەرتان یعنی ئەگەر ئێوە ئیطلاعات و ئاگاهیتان بێت وەختی تەوزیحی بۆ تەرەڤەڵی پۆسترێکی 35 لە 50 گەرەکە بە گراماژی 120 بە ڕووکەشی یوڤی مۆزعیۆ جوان تەوزیح دەی بۆ کارەکە کابرا لە ترسا نازل چاپێک لێرەی بۆ سەر کارەکە دەوای بێڵی ناکابێت بیا بەدەم دەستگای چاپ و وەختێکە دەرەوە عەجیب و غەریب ئەزانن فەقەت کەیفێتی لا چاپ لە چیا تەغیرەکات تەواو دەستگاهای چاپ شرکەت ئێران چاپ ئاکفاس من ساڵ 1374 بۆ واحدی چاپ بازیتمان کردووە لێی مەواخێزەتان قیزت نایەت پاشای کتێبەکانی کە چاپی کردووە بۆچی قیزت نایەت پاشای بکەیت هەموو چاپخانەیە کە پۆستەر چاپەکات کە کتێب چاپەکات ئەشێ دانەیە نازری فەنی و نازری هۆنەری چاپ بەسەریەوە بێت تا کتێبەکە تەواو بێت یان چیەکە کاغەزی 170 ئەخەنە ناو تەبەقەیەک دانە دەستگای چاپ بەرزیەکاتەوە ئەچێتە ژێر دەستگای چاپ با من تەجەسمی کەم بۆتان کە چۆن چاپ بخوات چاپی 4 ڕەنگ مەسەلەن چاپی 4 ڕەنگە چاپی 4 ڕەنگ یعنی چی یعنی یەن ئەوە خۆ فۆتۆشاپ نەسپێ بەسەر ئەوە بە زمانی سادە تەفهیمە بن ئامی تاعاتن یە وەختی ئەزانن زمانێک کە کارەکەن بەدیهێت بۆ کارەکە نەسبە حکومە تەسویر بێت برانیگەن ئەوە گەورەس میان ناوێت بازی بکەم دەستا بۆ هەیە تەسویر ئامە تەسویرێت نەڵێن پاشان تەسویرە بکەن
ئەزان چاپ چۆن ئەنجامەدەن ئەزان وەختی ئەڵێن چاپی چوار ڕەنگ مەنزوور چییە؟ چاپی چوار ڕەنگ ئەڵێدە CMYKیە وەرە تماشای ئەم قسمەتە بکەن ئالەم قسمەتە هات هەرزیە بۆ تۆ مەسەڵەن RGB مۆدی ڕەنگی RGB ڕێد گرین بلو لەم کەلیمانە مەترسم کە بێتانێژم ئەمە مقدمەت بۆەوە کە ئیشەڵڵا لە ڤەژینە کلاسێکی چڕوپڕی ڕێکوپێکی گرافیکی کامپیوتەری کە فۆتۆشاپ دەست پێکات چێ بەڕێوە وتم پێتان وتم ئیشەڵڵا تەواو دەرزگۆفتارەکان جەمە بێتەوە پیادە بێ بە کتێبێکی فێرکاری گرافیکی کامپیوتەری کوردی کە لە چوار پارچەی کوردستانە وجودی نییە یەشتا ئێمە کتێب مەبانی هونەرە تەجەسومیەکەمان بە کوردی نییە مەبادی سەواد بەسەریمان بە کوردی نییە لە دانشگاکان ئەودیۆ فنونی جەمیلەیە شڵکاوی عەرەبی چاپ بەغا خەریکە ئەخوێنن مەواخێزەتان من بە 2 کیلۆ ڕۆن کوردی سەگ بۆی پێوە ناکات ئەوە قەدیمی و کۆنە هیچ نییە هیچ حاڵی بوون هیچ نییە بڕوانن ئەزان چاپ چۆن ئەنجامە بێت لە چاپخانایەن کاریگەری فەنی چاپ کارەکەی ئێوە دانێت ئەم جڵ کتێبە دانێت ئەکسی لێگرێت مەرحەلەی ئەوواو فیلمە تەهیەی فیلمە تەهیدانی نێگاتیڤە یەک ئەکسێکی لێگرێت ئەکسەکە ئێنێ بە نەرەفزارەی کامپیوتەری تەزیە و تەحلیل دەکاتەوە دەفعەیەک ئەم ئەکسە کاناڵی سووری تیایەڵێتەوە ڕێت ئەمە قسمەتە سوورەکانیەتی دەفعەی بعدیەت گرینی تیایەڵێتەوە تماشاکە دانە نییە کەمانە خاسەکان ئیتر ئێوە ئەزانن سێڕەنی ئەسڵی وەختێک تێکەڵە بێت هەموو ڕەنگەکان بە وجود یانێت بە ئیزافەی ڕەشەکە تاریک یەکاتەوە ڕۆشن یەکاتەوە یان چیەکەن چوار دانە فیلمی لێ تەهیەکەن ئەو چوار فیلمە ئەبەن بەسەر نەوارهایەکی فلزی زینکۆ لە جنسی زینکۆ حەکیەکەن و دەریێنن ئەشێتە ژێر دەستگای چاپ دەفعەی ئەوەڵ کە تۆ ئەشێ ڕەنگی مەسەلەن سایان ڕەت بێ لە ژێریۆ یەک ڕاکاغەزەکە بەرزەکاتەوە ڕەدەبێت هەموو ڕەنگهایە کە ڕەتی بە ماژێنتاوە بە یێلۆ بە سایان و بە کەوە و بە سوور و بە زەردوهەز جیاجیا چاپە بێت دێ ئەو زیانەوە تێکەڵبن هەموو ڕەنگی بەدەستێت ئەم کەتە ڕەشیشە خوات کە یەکەی یانێ بلاک دوایەوە ئەزانین مشکل چاپخانەکان ئێران چییە کاریگەرەکە ڕۆلە کاغەزەکە بەدەن دەستگای چاپەکەەوە لەو حیناچێت جبەرەیەکێشێ چاوی تێوە نیە کاغەز چۆن ڕەدەبێت دانێکیان نیە لارە بوو بۆتان پێش هاتووە لە چاپگەری خانگی ئەوەتە کاغەزەکە لار بێت لاغرا حەشێکە لار دەریێت دانێ نییە کە لار دەچوو سێبەری تێیەکەوێت لاغرا چاپەکە تماشاکەی وازەح نییە ئەها زۆرێ لە چاپخانەکان ئێران تماشاکەی لێڵە و وزوحی نییە دەلیلی ئەوەستەیە دەقیقەن ئەشێ بکەونە سەر یەک نەکەوتونە سەر یەک مەسەلەن زینکی شمارە 2 یەک زەڕە ترازا واتێتە ئەم لاوە ئەو ڕەنگە کەشێت تێکەڵ بێکەونە سەر یەک سێبەری کەوتووە لە قسەرێکا ترازاوەلی نەتیجە ئێمە لێرە بهترین چاپخانە کورە لێرە بۆڵی بەخوا لە سێمانە دەستگایان هەیە لەوەی لە ئەمریکانە بێت ئەرێ کاریگەریان نییە کاریگەری فەنی چاپیان نیە گرافیستیان نییە وە تێشەکە چاپەکان ئێحساسەکەی تەرەف هاتووە لە کارگای هەرەسانەکەی بەدەست چاپی کردووە ئەو نەبێ کەیفیەتە دلیلی ئەوەسە پس زمانێک کە تۆ ئاگادارێکی ئالەمانە تەوزیع حەدەی بۆ تەرەفەکە دووقانی داکەوێت ئەزانێت کە ئەگەر شت خراپێت بێتە بە لێ وەرناگریت نەتیجە هەموو ئەرکانی خاتە کار بۆەوەکە دروست کارت بۆ بکەن پس سۆزی گەرەکان و پۆسترێتە ڕاخێرە پاشای پۆسترەکەن ئیتر نەچن بێژن قسەی پیاویەکێکە وەڵامی گەرەکمە پۆستری مەسەن 37 لە 53 بۆ چاپ بکەیت دەبرا ناکرێت ئەکرێت هەزینەوە چێتە سەرەوە ئەشێ بۆ ڕۆژ بخوا ئەشێ کاغەزەی تۆر بدەن ئەمە ئەنازە ئیستانداردایەکە کە ئێمە ئەشێ دانیشین بۆ تەڕاحی پۆست ئەمە ئەزانین لە کەیامەی مۆرد ئیسفادەمانە لەوە تێکا کە ئیشەڵڵا دەستکەین بە فێرکردنی عەمەڵی تەڕاحی پۆستر لە قەسەمتان بۆ خۆ لە زەمینەی کاریۆ لەزەت بەخشترین کارێکە کە بنیامێت توانێت ئەنجامی بدات کام چێشترە حەزبیەکەن ساڵەکەنەتان خوارەوەتی بۆ یە بەسە داناچەنی حەزی بێیەکەن بە ئەنازەی ئەوە کە چاو قونجێنی بیت لە پۆسترەکەی تۆ خۆش نییە نییە ئەچنە ناوی ئەزانن هێواش هێواش با من نمونە شتەکانتان پێ نیشان بەم و سەریعان بە یەکەوە یەک دوو دانە کار ئەنجام بین ئەوەتە ئەزانن کە چەندێک کارکردن لەزەت بەخشە و ئێمە چەندێک شت لە بەردەستمان نابووە لە زەرفێتەکانی بێخەبەر بووین یەک دقیقە ئەوێسین سوالێک گەیی بوو بە زێندانات ئایسەرێنێ بپرسن هیچ چێک داوێتی لە زێندان پێ بپرسن دێن ئێوە چێ شتە ئەزانەی بۆ هاتوون وەڵاهی ئەوە دەیاخدەوە هاوین ئەو کلاسە کە تەواو بوو ئیتر هەر هاوینیش تەواو بوو لەگەڵیا دوایەوە دەیتر منیش
البرنامج لا يقصص لا مجتمع والله بشرتي زينوبون لحفظنا درسا تاريخ درسا كيم نوسي والله كأيوة واتانا لي بيت بشكل بازاري اوبراتورينا بشكل يوك هم زمان لقل درسكا كيدا مبانيه كيشتيان بي بيجم لقل او اروينا برو ان شاء الله مدر مقدري بيج بيت انا لهر حاله كلاسيكي زور با كيفيتي جرافيكي كمبيوتري وتم با فوتوشوب ودس بيكين حتى امر باقي بدي دامين رو اشتغلت اشينكا بباشي فيري ان شاء الله باش برسير والله بل هاتي صناعتي عكاسي ديجيتال كان الفرق خصوصا ناو كارغرافيكي كان بيوتر نقاشي ونازن وشتانه هر آیسته پیو نشان دم هر آیسته پوستری مکاتبی گوری پوستری دنیا هر دستین تصویر ساز کاریان بوکات ل پوستری مدرنی اروپا عکس زور کار بودی مثلا 1952 دواي الشرعي اول جهاني عکاسی اصلا پیالن فوتوگرافیک بشده دوار دی دنیای گرافیک بو انواع پوستر ای یا الله یعنی من نوسیمه دخوام وايت بورد بو پاکینا کسو سنومن پاکینا کتو او با چی؟ ماشي بدرو بسريع دخوام هر وايت بورد ها ساعات تحت بقى كره بخوام لما يقولون مرزن عديان بوم يعني اگر هینم بداية ايميل كان خو نشتي يعني وايد كان شوي خلاص اوكي نو ها تعقيب لو نوسي بۆی فەرقی نییە لەگەڵ ئەوانترا اما هين خوم بكره بير نوسي اما انا تعقيب كنو خازن نوسي لدا خاوتم وين خومانه نوسي خاصه اما اوي دي براني جن جا خو يك نفري غير جاري بيتو بيه جو بس بيشتي انا بالكل باش كاينو كل ما هي سيسر كان صلاحا كسيت ما نزل كرديا أو نهين بيوكو مميز وان كوغرافيك مميز وأوضاع بو جرافيك برزيل بوش تركي كمان تابو ما لا يسأل اللي راح حين جرافيك ياك تشتري بيجم قسمت بو اخو خو عفوي كامر زين ويز عمر زوري نكر شخص 3 صار عمري باش او نبي حياه بو كده راح سبي دغني باش لموزي هنر معاصر كان تارانا دس خوش بخاصيتهم لموزي هنر معاصر كان تارانا من حي وحاضر خليك اي يوم ودوك اول لحظه شام كوبي دواني وراي ودو ساعات شوار بو هاوين بو خليك برگزاری دانی نمایشگاه بون کار جوان شو اصلا تحصیل کرده کار خاصه دستی که بحث کرده او کا ایمن الردیف آخر رو بین او کا بیشتر الردیف ابرانی کنه وزت نکی قیمه خير دوائد لسرينا خاصة اره كان يعني الردیف او دارش تو جاس میری چخماخی بوا باش نیه بنیام قدیمی بیت و احساس کافر مهمه فلا خطرناکه کار که دستی که بحث کردن أقصى كاني بدل نقول لني ويا حصا ولا برشاو بيصا نفرو داسي كل بجوان دانا كي تبجوان بازاري دايك واكي بي تبير أخوارو كردا ما وكبو بقطري أواد أخوارو فقير قسم وقارة من بو مايا هرجاني كي بس يجن جواب داود أو شي بو أو شي واي بيبكيتو فرهين بو أخواب كائموكم مميز ما نبي دويك باش فرق بيهين بو ولا يخشو بيبيجم بيرشو بيامي كناردو بوم آگهی پوستری پیشمرگشای دی بتن بسر فیسبوک واره یا الله چه فاجعه خود پوستر مسابقه پوستر که 20000 ایرادیه او علامه دوست که اوان کاری هم نکرد لو زمین ولو دیو باش هر اساسا او فاکتورانه که تعریف کرده و که پوسترک بخل قیلیو نگزانن نیمانه نه والله لما وده که وکو عملی کار کرد کسی که من نیمانه ولی اگر تو بی بتوید تئوریک دانشی شد بنویسی بو کنی ری باشی پی تربیت کری همانه حدش فارس میزانی امیجی زانی یعنی تواب او شانه که آن زمینی امیجی زانی جاي نقطة أميدة أو كذا حبيس أقصي وأنا كل دروا أو هذا الجريان أمان زاني صار 1300 هشتاويك أو خاص تبيني بو خريبة إيراو
ساڵ 1300 ئاگون فایلەکەم هەر ناو هەردەکەم هەمیشە هەست ناسری سینار تەلەفۆنی کرد بۆ من ناسری سینار مەسوور ڕادیۆزایەڵەی سوێد بوو باش بەینمەلی کوردی سوێد مصاحبەیەکمان کرۆ بە یەکەوە ساڵ 1381 من و ئەو کاکە حەبیب کۆنەپۆشیە هینەکەوە تەلەویا ئیتر لەو وەختە تازە فارغ التحصیل بووین چەند ساڵێکی پێش بوو وەڵبەتە هاتووینەوە هەرێکی وێبلاگێکمان بوو بە کوردی ئەمان نووسی باش هەر لەو وەختە شتێکماندانە بووە وشەسازی ئیسلاح هونەریەکان بە پیشبینیەوە کە سۆزی گەرەکمان بێ کتێبێ بنووسین مثلا لەمەوەت مەبادی سەواد بەسەریەوە برا دەیت خوا بێن مەبادی سەواد بەسەریکەن بە کوردی بەخوا ئەوە سەختە بەخەی دەوڵەتدامەزانێ سەختە چون ئاوانمانە نەبوو نەمانەوێرا خۆمانی لێ بدەین تۆ مەبادی سەواد بەسەری نیەکەی بە کوردی ئەبێ بە چێشتفەقەیە کەس حاڵی نابێلی دەی پێش و سەختە بنووسی مەبادی سەواد بەسەری حاڵێ بە عەرەبیەکە باش لەبەر خاترەوە نەمانەوێرا خۆمانی لێ بین 2 ساڵە لەگەڵ سرێشە ناقسە کراوە کە کۆمەکەن بە معادلسازیەکان ئەو معادلسازیانە بخڵقی وەکو ئاو خواردن ئێمەش ئەو شانەکەوان ئەیزانی بس خواكا فارس جديد فارس قديم عربي هەرە وەڵا جۆرەکان پۆستر ئەوە کە چەند جۆر پۆسترمان هەست تا ئیسە داوێتی لە زێنتان تەبەقە بەنیکەن ئێحساسکەن چەند جۆر پۆسترمان هەیە ئەدەنگەن وەکلەکە لێبیان کوردی من نییە خاصيته شيء پۆستەرەکان لە حاڵەت کولی هاتن بە سێ دەسەوە لە تەبەقە بەنیەکانە پۆستەرای تێجاری و فەرهەنگی و اجتماعی کە هەر کامیکان سری ژێرمەجموعەیان لێ بێتەوە هنری جز فرهنگی ئەرێ پۆستەر تیجاریەکان تقریباً پڕکاربردترین جۆرەکانیانن مثلا لە خۆی ئەو ژێرمای پۆستەری اجتماعیان یە پۆستەری سیاسی قرار دەگرێت پۆستەری سیاسی بووە بە هەوێن و دەسمایی دامەزراندنی بڕوانە بۆ من ئێمە 4 دانە مەکتەبی ناسراوی پۆستەرمان لە دنیا هەست پۆستەری سیاسی هەوێن و دەسمایی 3 دانە لە مەکتەبەکانە 4 دانە مەکتەبی ناسراوی پۆستەرمان لە دنیا هەست دانێکی مەکتەبی کوباس دانێکی لەهستانە دانێکی سویسە دانێکی ژاپۆنە سویسی لێلا بە ژاپۆن چۆن ئەو هین هەر سێکیان لە شەڕی دوومی جیهانی دەستی پێ کرد کە ئەمانە بوون بە بلوکی شەرق و ئەمە بۆ خۆی کە یەکێک لە متەخاسمینی گەورە بوو یانە پۆستر چووە خزمەت سیاسەتەوە فرەجانە بە لەهستان خەڵکەکەی نان و پۆسترە خۆن لە لەهستانە بە پۆستر ئەڵێن هونەری میلی یانە لە لەهستانە پۆستر بە هونەری میلی ناسراوە ئەسڵ مناو کە ئەبێ لە دایک بانگە پۆسترە دەن بە گوێچکەیە هەر فرە لە لەهستانە کوڵاون لە ناو پۆسترە ئەو نە تەولیداتیان هەست لەهستان ئەو نە بە یەکۆ تەماشای هەیسە خصوصیاتەکانیان بەڕاستیەکەی تجارية نەوەڵا کەمتر پۆستریانە زووتم لە هێستان بە واستەی وەزعیەتێکی خاصی سیاسی و کەبوویەسی هۆنەر لە خزمەت سیاسەکانیا بووە کوبای شەروەها ژاپۆنیش بووە چۆن؟ نه سویس نه سویس لە ئەوائلی قەرنی 20 یەکێ لەو وڵاتانە بووە کە پۆستر لە شکڵی مۆدێرنیا سەری هەڵداتیایە زیینوبوون و ڕەنگهای جەزاب و نووسراوەهایەکی جیالەیەک و گەورە جزو خصوصیاتی پۆستری سویسن هەر لە دوورۆیبینی تەشخیصی بە یەک خۆیسە نمونەکانی تەماشاکەین نمونەکانی بە یەک تەماشاکەین کە جیاوازەکانیان ببینن زۆر مەسەڵەن بڕوانە مەسەڵەن پۆستری لە هێستان و کوبا ئەزانی چۆن وەزعیەتی سیاسیان شەبیه بۆ یەک و هەفرە نزیک بە یەکێن هەر ئەساسەکەی وەستاکارێکیان بووە ئەی دەستگای تەبلیغاتی ئەڵمانی نازی
دەستگای تەبلیغاتی ئاڵمان بەسەر پۆسترەوە کاری نەکرد بوو. گۆبێلس کە وەزیری تەبلیغاتیان بوو زۆرتر بەسەر دەنگ و بەسەر ڕەنگ و محاسبەی کرد بوو. ئەوان زۆرتر تۆلیداتی دەنگیان بوو. بەسەر سینەما وەزن کاریان نەکرد. ئەو گشتە ئارم و ئەو گشتە نەماتسازیانە چۆن دەی خۆ ئارمونەما دەچێتە شاخەهای تری گرافیکۆ. لە پۆسترا قسەیەکیان بەوت نەبووە سوورەتە. پۆستر تجاری کە ناوی ها بەخۆیەوە یەکێک لە پۆرکاربوورترین ئەبزاری تەبلیغاتی پۆستری تجاریە. ئایسە تەنانەت لە مەریوانە کارگایە چکۆرە لێ بدرێت ئەو وەڵین شتێک کە خاوەنەکە ئەکرێتە بیری خاسکردن دانەی پۆسترە بۆ ناساندنی چوارچێوەی کاری کارگاکەی. پۆسترهای تجاری فرە کاربوردیان زۆرە. پۆسترهای تجاری لە حاڵ بڕوانە لە حاڵ حازادانێت تەڕاحی پۆسترە زانن گرافیک لە دانشگا لە مەقطەی کارشناسی ئێرشەدا بێ بە 3 شاخەوە بۆ کە بزانن دانی لە دانەی پۆسترا چەند نەفەر کارەکات. ئیمکانی هەیە بن بە تەڕاحی پۆستر با ئیستعداد بن ئەسڵەن کار تەسویرسازی نەزانن لازمێت تەسویرسازی بزانن سەفارشان تەسویرسازی بۆ ئەنجام دەدەن بەکارێوەی تایە. ئەسڵەن لە کارشناسی گرافیک فارسەکان پێڵێن ئێرتباط تەسویری ارتباطی تصویری برقرار کردن. لە کارشناسی ئێرشەدا نییە بەشێکی بێ بە ئەنیمەیشن بەشێکی بێ بە تەسویرسازی بەشێکی بێ بە ارتباط تەسویری. یعنی چی؟ یعنی تەرەف ئەچێت لە مەقطەی ئەرشەدا گرافیکە ئەخوێنێت فقط تەسویرسازی ئەخوێنێت. بۆچی؟ سۆزی تۆیە گرافیستی کە ارتباط تەسویری خوێنەوە سەفارش دەدەی بە ارتباط تەسویریەکەیژی کاکەگەن. من ئەمەوێت پۆستەرێکی تجاری هە لە نەزەرما تەڕاحیکەم بۆ شرکەتی کورێرسازی زرێباری مەریوان. ئەمەوێت تۆ فڵانتەر هەم بۆ تەسویرسازی بکەیت ئەو کاریتە بۆ وەکات تۆی تەڕاحی ئەیهێنی تایە بەکار ئەبەیت. لە دانەی پۆسترا عکاس بەجیا دەخاڵەتی هەست. ئیمکانی هەست تەڕاحە گرافیکە کە پۆستر ئەنجاما خۆی عکاسیش بێت. وەلی ئەگەر عکاسیش نەزانێت ئەتوانێت لە عکاسێکی تەبلیغاتی ئیسفادە بکات بێژێ کاکەگەن من گەرەکمە لە فڵانە سوژە عکسم بۆ بگری بۆ ناو دانەی پۆسترم جەرەکە. یانێ چەند نەفەر دانەیە خۆشنویست بڕوانن زەڕین کێلک یەکێک لەو کۆنە خۆشویستان ئێرانەسە گرافیستە مۆرتەزای ممەیز وەختی هاتووە بۆ موزەی ڕەزا عەباسی ئارمتەیەکات ڕەزا عەباسیەکە خۆی نەینووسیوە ئیدەکەی لە زەینیا بۆ بۆیان ئیجرا کردووە. پس نیگەران نەبێن تۆیە گرافیست سۆزی گەرەک بەدانەی پۆستر تەڕاحیەکەی لازم نییە عکاس بی حتما لازم نییە نەقاش بیت. ئەتوانی ئەو بەشانەی سەفارش بێ بە کەسێتی بۆتی ئەنجامدا تۆ بێ لە ناو پۆسترەکە بەکاری بگریت. ئەتوانی سەفارش بێ بەدانەی خۆشنویست بێژی من گەرەکمە ئامە بۆ خۆشنویستی کەیت دانەی لۆگۆتایپم بۆ خاست بکەیت. پس لە دانەیە پۆسترا چەند نەفەر هەمزەمان ئەتوان شەریک بن بۆ ئەنجامی بدەن. ساڵ 1300 نازانم دقیق 81 چوارمین جەشنوارەی تەڕاحی نەقاشی جوارەنی غەربی کەشوەر. چوارمین جەشنوارە بەخوایە 79 بوو یا 80 یا 79 بوو یا 80 ئەگەر پۆسترەکەی تماشاکەم لە ژێرەکەی هەم ناو منە هەم ناو حەمیدەیە حەمید نیخا. باش یعنی چی لەو وەختا کامپیوتەر تازاتەوە و کامپیوتەرەکەی نەیەزانی تەرحەکەی هاور بۆ منوتی ئیجرایی کە قسمەتێک مساوە تەرح قسمەتێک مساوە ئیجرا. باش دوو نەفەر دەخاڵتیان بۆ خاست بدەنەی پۆسترا. پس يعني كان عدنان ناسري بعض قصيدة كانوا نخرب أو أنا لا بلا خلوا في المنطقة جاروا يعني يصير ما شاب كان بوستر هاي فرهنجي أو شو تسكت زورت الإيام تي بي مثلا وكانوا نازل قال أنا بوستر خاص لهم بدنا فيستيفال بدنا جشنوارة إمسال جشنواري تاعتي خياباني دهمين دورة كي هاتوا كان زور جيراني كردوه تراحي بوستر كي دنا وبمسابقة فراخانی داوە وتێتی لە سەرتاسەری لە حەز بێیەگۆ هەر کەسێ حەزەکات ئەسەرمان بۆ بنێرێت لیژنەی کەندامەزانەوە بۆ کە دانیشن پۆستەر هەڵبژێرن. ئەزانین لە چی ترساوین گشتمان جەشنوارەی تەئاتری فەجر ئیمساڵ پۆستەر چاپ بوو هاتە دەرەوە نازانێەوە بەڕاستی و ئەخبار و لەری هەنە پۆستەر هاتە دەرەوە بە باگراوندێکی ڕەشەوە پەرچەمی ئێران بوو دوو نەفەر وێستا بوون یەکێک گوازە بەسەر شانە بوو یەکێک لە ملاتۆ وێستا بوو نقابە چاو بوو بووە پۆستەر جەشنوارەی بینمەلی تەئاتری فەجر کاک جا بڕوانن نەسازترین جا هونەرمەند خۆی چەندێ نەسازە لە ناو هونەرمەندیشان نەسازترین قشی تەئاتری کاکەگیان کەمپەینێکیان ڕێخست کەمپەین بەرعەلەی پۆستەری جەشنوارەی تەئاتری کاکە پێیژیان بۆ دامەزان
کۆرە ئەو نەفشاریان هاوت پۆستریان جەمع کردو دێکاکە بەسەر چاو مسابقە 3 ڕۆژ فرسەتە جا ژمارە خەریب و دەستی پێیە کرد باشە مسابقەی پۆستر کاکە مسابقەی پۆستریان بۆ دانا 6 نەفەر بوون و داوەر 6 نەفەر لەو کە لە گوندان گرافیکی ئێرانە ئیبراهیمی حەقیقی ئەمانە بوون بە داوەر بە پەلەپەل ئەویان جەمع کردەوە پۆستەتریان لێدا و پۆستەری بەرهەندە پۆستەر چاپ و بەیانیە کەمپێنیتیان بەراعڵێ وەڕێخستۆ چییە؟ کۆرە ڕەحمە لە دینتان ئەم پۆستەرە تەقەلوبیە سڵاوکەکە نەرگەن باشش کرد بەخێر بێن ئەساسەن ئەو پۆستەریشەکە لێیاندا بۆ دووارە پۆستەرە دووەمەکە دەقیقەن کوپی پێیستانێ پۆستەری خارجی بوو تەرەف وێبگەردێکی کردبوو ئیتر وەیە زانی بووی سەمە دەورانی گاری و گاواسنە تۆ دانیشی کارێک ئەنجام بدەیت دوو خەڕ وایە بزانن پێت ئازا کەوتبوونە دۆزینەوەی پایان کردبوو ئیسە گشتی ترساوە کە نەوە سەفارش بێ بە کەسێک پۆستەرێکت بۆ تەڕاحیکا سۆزی 50 نەفەر بەن ئەی هەڵسنەوە بێن دەخۆمە کار فڵان جێگەیە نەتیجەتەن داهێناوە مسابقە کە هەر کەسێک بتوانێت فەراخانیان داوە پۆستە تەڕاحیکات بۆ جەشنوارەی دەهەمی تاچە خیابانی مەریوان ئەمیشە بۆ خۆی تحولی باشە ئەو پۆستەرەکە قەرارە شاید ئێوە یەکی لەوانە بنەکە تەڕاحیەکان جزء و پۆستەرە فەرهەنگیەکانە وتم ئیجتیماعیەکان ژێرشاقی زۆرەیە مەسەڵەن پۆستەری مەزهەبی پۆستەری سیاسی ئەمانە ژێرمەجموعەی پۆستەرای ئیجتیماعین کە ئەوانیشە لە شوێنهایە وەکو ئێرانە کاربردی وەسیلیان هەست کاربردێکی گستەردەیان هەست با بە یەکۆ چەند نمونە لەو پۆستەرانە تماشا بکەین کە بۆ جایزە یەک جارتان پێ نیشانە دەم تەواو ئەو تەسەورانە کە ئێمە لە مەریوانە لە پۆستەرە هەمانە مبتەنیە بە دیتن پۆستەرهایە کە مولەتە بە ڕۆژە ئەیبینین ئەو پۆستەرانە کە ئائیسەیشە من ئالەم هەردە حدود ئەتمان 20,000 نمونە پۆستەرم بێت تەبەقەبەنیم کردووە یەک تاکە پۆستەری شەباهەتی بەسەری بە پۆستەرایەک کە ئێمە هەمانە نییە تماشا بکە ئەمە نمونە پۆستەرەکانیانە ئەوە پۆستەرێکی تجاریە بۆ شرکەتێکی ئۆپتیک بۆ شرکەتێکە کاری لێنز و عەدەسی و عینە کۆم جۆرەشانە ئەنجام بدات ئەزانی هاتووە تەرەف چی کردووە تەرەف زۆر زیرەکانە بۆ تستی سایزی چاوە وەسەکەی وەچ نای دانێت چاوپزشک دایناوبۆتان بە تەرتیب لە گەورەوە بۆ چکۆلەیە لە چکۆلەوە بۆ گەورە باش تەرەف هاتووە نووسراوەکانی هەر دقیقەن بۆ تەرتیبە چنیوە بۆت باش سرفەن هاتووە تەڕاحێکی حروفی بۆ ئەنجام داویت لە لەحاظی بەسەری شتێ تازە شتێ شیک شتێ دوور لە شلوقی ئەزانی مەسەلە چییە؟ لە فەرهەنگی ئێمە بە شدەت حەزەکەین بە شت شلوق ماشینە سێنین ئەیهێنینەوە دوو باقە گوڵ پلاسیکیز لەخینە پشتەکەی حتا کۆنە بێ ئەی فرۆشین دڵ سەر سەنەڵەکەی جا نابین زوو هێز روشتەیش حەونە موروشتی پێوە بکورە زویکی ئیسەیشارەمیان حەدەیە بەخوا ئەنواع و ئەقسام مۆدل بەرچەسبە بکەن بە پشتەکەیە دەریاوە یەغەم ساحل نەدارێت مەسەلەن پڕیەتی ئەزانن مەسەلەن من هەیە موتر لە ناوشار ئەگەڕێت موترەکە خۆی مەسەلەن دوو بەرابەر وەزنەکەی ئەنواع و ئەتام ئێمە حەزەکەین بە شلوقکردن ئاسان گرافیک ئەزانی چی گرافی یانێ ئەوە بیرروشە هیچێکی نەمێنێتەوە یانێ ئەوە خولاسەی کەرەوە گرافیک بڕوانە نەقاشی ئیزۆمێتریک ئەزانی چی بوو ئەشکەوت نشینەکان لە ئەشکەوتی ئاڵتامیرا و لاسکۆ 19,000 ساڵ لەمەوبەر ئەوە زیرەک بوون هاتوون چیان کردووە بنیا خۆرەکانیان کێشاوە ئاوەها ئیتر بۆ ئەم هەمووە ئیجاز و ئیتناب و شتێ گەرەک نییە بڕوانن بنیامیان کێشاوە ئەی بنیام کلاسێکی خۆمان ئەزانن گرافیک بەواڵێن گرافیک یانێ ئەو نەخولاسەی کەی تۆ فرە سەختە ئانالیزکردن و خولاسەکردنەوە کە ئیتر هیچ شتێک ئیزافەی پێوە نەیەڵیت بۆچی بۆ ماندگاری بەسەری ببێت تۆ ئەگەر شتێ فرە شلوغ بێ ئەوە شاخ و لق و پۆپی هەیە کە حاڵی نابی لێبرا ماندگاری نامێنێ لە زێنتا وەلە ئەگەر شتەکە خولاسەکرابێتەوە ئازا چاوکۆپی ئێزانیت تماشای ئەوان بکەن بڕوانە تەرەف هاتووە مەسەلەن بۆ شرکەتێکی ئەوە شرکەتێکی گەورەست کە ئێمە نمونەکارەکانی لە کتێبا چاپ بووە بۆ شرکەتێکی ئۆپتیک بڕوانە چی تەڕاحی کردووە IBM شرکەتە ساختەبزاری کۆمپیوتەرەکە است International Business Machine تماشای بکە بۆ شرکەتی IBM مەسەلەن پرۆسەرە تەڕاحی کراوە ئەوە ئەگەر بێ بەدەست کوردێک و هەزاری رادیۆیە گرێژە ئەم هەموو جێگەماڵیە چییە؟ ژێو ناڵانە چییە؟ ئەنی بەخوا ناڵانە ئەزانی ئارامیان گشت دەلیلەکانی چییە؟ ئێمە مەبانی ناناسین فۆرم و ڕەنگ ناناسین باش لە تەواو ئەم شتانە کە جزء و دەرسە بێخەبەرین وەلێ چۆن حەزێک و حەزەکە فرە خاسە شتێک گێژین لەخۆ سەگەرەکەمەوە بێژم لە کارە گرافیکیە
ئەساسەن چەندێک لازمە تۆ مەفهومی ڕەنگەکان بزانیت. بەشدت یەکێ لە ئەسڵترین دەرسەکان لە کارگای گرافیکا کە دەرسە ئەسڵی پۆسترە ڕەنگشناسی و هەمنشینی ڕەنگەکانە. یانێ چی؟ یانێ تۆ وەختێک خەریکە دوو واحد ڕەنگ سوور بەکارەبەیت بۆ وەک تەئسیر بەسەری ببێت لە پاڵێ چەند واحد ڕەنگ سەوز بەکاربێت کە دابنیشێت ئەو قورساییە بگرێت. با من لە زمینی کاری خۆ تۆشێک و بێبێژم کەیتر خاص شارەزای کایۆ ئەزانیت. بڕۆنە بۆ من بعضی لە شارەکان لە کوردەواریە کە حەزەکەن بە کوردی بنووسن بەڵام تازە دەستیان پێکردووە مەسەڵەن تەرەف ئەیبن بۆ تابلەسا شتیان بۆ نووسێت لە هەربێکا جێگە خاڵی بێنێ دانێ بزوێن دانێت باش ئێحساس دەکات ئەوە بۆ جێگە پڕکردنەوەی وەکو خەتی سۆس و نەسخواسە بیرکەرۆ من شێرێکە نووسم تۆ بێ بە ئیش خۆت بیخوێنیتەوە باش یانێ عەروز نەزانیت لە بەدیە بێخەبەر بیت لە فنونی شێریشت نەزانی کە کابرا ئەفاعیلی تیا بەکار بردووە کابرا هاتۆ باڵانسی تیا بەکار بردووە هارمونی هەیە نابێ بیشێوێنی کابرا بڕگەیەک هەژاییە کاگەیان وەکو واسە من بنووسم کە تۆ هاتی کەمێک ئەوێسی باش لە نەومیدی نەما باس لە هیجر و ئینتزار ئیدی نەما باس کابرا بێ بە ئیش خۆی بیخوێنێتەوە لە بەیناوبەینا کەلیمەی پێ ئیزافە بکات هەر بنیامێک کە تۆسخاڵێک شێر کاری کرد بێت هەر شوانێک کە وەزن بناسێت ئازانێ کابراوەتە کەلیمەی پێ ئیزافە بکەوە لە لێیکەمەگرەوە ئەلەنیێت دقیقەن ئەویش هەدەف تەواو هونەرەکان نەهایەتەن گەیشتن بە دانەیەک نەزمەکە شێر ئیلقاکە بە تەرەفەکەی ئاسایشێکی تیا بەوجود بێنێت دەی تۆ وەختی خەریکە ڕەنگەکان بەکارەبێت ئەشێ دقیقەن بزانین لە پاڵکان ڕەنگا چی بەکار ببەیت ئیتن فیزیکدانی گەورەی ئاڵمانی لە قەرنی هەڤا یەک کتێب گەورەی هەست بە ناو هاونشینی ڕەنگەکان کتێبەکە نووسراوەی تیان نییە فەقەت تۆ چی کردووە چەند سەد سەفحە لاپەڕەی داناوە ڕەنگەکانی داناوە کە تۆ لە پاڵ کام ڕەنگاشێکان ڕەنگ بەکار ببەیت بۆچی بۆ وەکە ئەو وەزنە نەشێنێت بۆ ئەوە کە تۆ دقیقەن بە ڕەنگ شێعر بێژیت ئەرە وەڵام پشتی قانونی هەست ئیسە پێتێژم کە لە پۆسترا سێ دەرەشت قسەی ئەوە دەکات ئەو وەڵانەکەی ڕەنگە ئەم جافۆر یعنی ڕەنگ دایک پۆسترە هەمیشە لە پۆسترا سێ دانە ڕەنگ بەکاربن کە ڕەنگی زاڵە بەسەر ئەو جوانەکەی تریانە ئەمە ئیتر تەجروبایەکە کە هاتۆ مودەوەن بۆ دانیشتوانی گرافیک خەریکە ئەیخوێن وانە پێێژن ئەرە وەڵام ڕەنگ بە شدەت تەئسیر گوزارە ئەوە چی بۆ پۆسترەکان تر باشا مناڵەکان ئەم پۆسترە تجاریە ئەم پۆسترە بۆ سیرک کار کرداوە سیرکەکە لە خوار نووسراوە تەسویرسازی بۆ کراوە بۆ بنیامەکە لەسەرەوە ئەمە نمونەیە پۆستری سیرکی خارجیە ئەمانە نامۆن بۆ ئێمە بێگانە نەزانی ئێمە فرەکەم پۆسترە ئەومانە دیوە هەموو ئەو پۆسترانە کە دیومانە زێنیەتێکمانە سپێتان نیشانە بکەین بە پۆستر چیمان دیوە بڕوانە ئەمە پۆسترهایەکە بۆ مەجموعە کتێبی ئاشپەزی یانێ چەند جڵ کتێب ئاشپەزی کە چاپووە هەر لە یەک نووسەر ئەمە پۆسترهایەکە بۆ تەبلیغاتی ئەو مەجموعە کتێبی ئاشپەزیە هەمیشە نمونەی پۆسترێکی تجاریە چون بۆ فرۆش خاص کراوە پۆسترێکی تجاری بۆ ڕۆژنامە لە سێ ڕەنگی ئەسلی ئیسفادەی کردووە لە ڕەنگی خونسا نووسراوەکانی بەسەرەوە نووسیوە زۆر سادە پۆستری تجاری بۆ هەنگوێن ئەمانە کە من پێتانی نیشانەدەم ئەمە پۆستر ناو کتێبەکانە یعنی ژن باسمی پۆسترەکانە کە من دقیقەن لە کتێبێک بڕیمە لە کتێبێک کە خۆم خوێنم وەستا خەریکە دەرسێمە مناڵانە پۆسترێ بۆ شانۆ لە بولغارستانە پۆسترێ بۆ شانۆ لە فەرەنسا کارێکی سۆڕەها لە لەگراو لەگەشە کارێک کە تەسویرسازی دەستی بۆ ئەنجام دراوە پۆسترێکە بۆ ئۆپێرا ئەمە یەکێک لە معدود پۆسترهایەکە کە بە جێگەی ئوفقی بێت بە جێگەی عەمودی بێت ئوفقیەت پاشا بکەن لەم تەرەفە بۆ تەرەف قەراری گرتووە دەلیلیش دەلیلی ئەوەستە ئامە لە تەوزیعەکان نووسیبووی کە بۆ داقوتاندن لە ئیزگاهای مێترۆ قەتار و ئۆتۆبوسەکە ڕاهکراوە کە نزیک ئەو ساڵۆنە بووە کە ئۆپێراکە ئێژارەبێتیایە ئەم ئەزانی ئەم پۆسترە بۆچی هاتووە دووبارە
چۆن بۆ ئەیرفرانس تەڕاحی کراوە بۆچی عمودینیە و ئوفقیە بۆ وەکە بنیان لە حین هەڵسانەوەی هەواپەیماکە خەریکە تماشایەکە بە دیوارەکانیەوە کە خەریکە ئاوا ئەچێت ئەمجا ئەوجەگرێت هەتا لە بەر دیوارەکەەوە ڕادەبێت بە شکل هەواپەیماکەی بینێت قەی ناکات لەگرا ئەگەر ئوفقی بێت و عمودی نەبێت جەهەتی هەست. هەنگاوەکان و مەرحەلەکان بۆ تەڕاحی دانێ پۆستەر ئامی عەسڵ کارەکەی من بوو کە گەرەکم و عەمەڵەن بێژم پێتان کە ئەو تەڕاحی گرافیکە خەریکە پۆستەرێت تەڕاحیەکات چ مەراحلێکە گوزەرێنێت بەوە کە پۆستەرێک خەلق بێت ئەساسەن چ مەراحلێک ئەگوزەرێت بەوە کە تۆ سەفارش و پێدراوە مەوزوع پێدراوە بەوە کە پۆستەر خەلق بێت ئەم شتەکە یەشا دوو دڵم پێتانی نیشانەمیانەی دەم سێرفەن جەنبەی نیشاندانی هەیە ئامۆزشی نیە ئامۆزەکەیشی ببینین بە سەعاتێک و 2 سەعات نابێت نەبن بەهینۆ هاوینانە بازێ خەڵک نەها مەسەلەن میوە پاککەر ئاوا لێەکەن میوەکە پاکەکات مەریوانی ئەچنێژنەژێ ئەوین دەست خۆتمانە پێبەی ناڵێن بابە ئەو مەهارەتەکەیەتی کە پاکەکات نەک وەسیلەکە هەرینەکەی دەست خۆیان قبوڵەوە زاناوانتر کار ناکات ئەوە کە ئیستا من ئەگەر کتوبڕ ئەنجامیان بۆتان نەبن بە خەڵترۆ ئای ئەویە چی بوو ئای ئەوە چۆن و کورە ئەملاوەلا هەدەف وتم ئەمە فەقەت وەرشاپێکی کۆتای چەند سەعاتەس کە ئێوە پەڵتۆکێک لە زێندانە ئیجاد ببێت بزانن ئام شتە بەم سادگیە نەبووە فرە لەزەت بەخشە و ئەتوان فێری ببن عالیە ئەسەن بنیام لەزەتی لێ بەخوا من خۆم هەچێ بیری لێ یەکەمەوە بێتاقەتیە بمبازێوەت کە نییە لە بەردەسما ئەم مناڵانە ئەزان نەمانە ئەوەتە خۆمانە هێشتا ئەمانە هەرۆکوی ئەوە مشانە تازە بوویان چۆن ئەمێنە نەخوێندووە هێشتا وەرێ ئەزان کە کارگا چەندێ خۆشە بگورن کاکە من نهاتمەوەی جەلسەیەم ئەسان شتێکیشم کە خوێندووە مرتەبط نییە بەمە بەڵام پێم خۆشە تا پێش ئەوەی گلاسەکان دەست پێکا بڵین تاک و هاوین من خۆم زانیاریە پێیاکەم چەند کتێبێەوە بڵێن بناسیێنن بە من کەم سەفارش کە ئەدرێت یا پۆستەرای تەجروبی کە ئەساسەن تۆ خۆت بۆ خۆت خەریکە خەلقیەکەی دوایە کە مەوزوع مشخص کرا دوایەوە کە تۆ مشخص کرد کە لە چه عناسورێکی بەسەری لە چه نووسراوەیەکی تایبەتی ئیسفادەکەی ئەوڵەن یەکشت بزانن لەیئاوت ئەو نووسراوانە کە لەناو دانەی پۆستەرا قەرارەگرێت نووسراوەیە کە لەناو پۆستەرێکە قەرارەگرێت نووسراوەیەکی عەسڵی و نووسراوای فەرعیە کە دایەنێن بۆیان دانەیە گرافیستی با تەجروبەی بە کەڵکاتوو نایە وەکو شێر تایپ بکات بە فۆنتی یاقوت چیت بنووسێت و تەحویڵتۆی بدات هیچ گرافیستێک کە واقعاً گرافیست بێت لە فۆنتێکی ئامادە بەبێ دەستکاریکردنی ئیسفادە ناکات یعنی تەرەگێت نووسراوەکە بە خامی تەحویڵتۆ نادات لە پۆستەرا دوایەوە کە ئەناسوری تەسویری مشخص کرا کە ئایا لە عەکس ئیسفادەکرێتیایە یا لە تەرح مشخصەکرێت کە بدرێ بە دانەی تەڕاح یاخۆ تەڕاحی بکەیت بدرێ بە عەکاس یاخۆت عەکاسی بکەیت تەکلیف عناصر تەسویری مشخص کرد ئەمێنێتەوە بۆ عناصری نوێشتاری ئەوە کە تۆ نووسراوەیە کە خەریکە ئەینووسی ئایا هەر بەو فۆنتە عادیە بێشمارانە کە لەناو سیستمەکەتا مەوجودە بنووسی یان نەنووسیت یەک حەقیقەتان پێ بڵێم هێشتا لەناو دنیای خەت دەرگرافیک و تەڕاحی گرافیکا ئێمە فۆنتی فارسیمان نییە چ بگا بە فۆنتی کوردی فۆنتی فارسی منزورمەوە نییە کە شرکەتی کورد ئایدی گروپ نەهات بێت فۆنتەکەی کردبێت بە کوردی منزور ئەوەسە فۆنتێکە بۆ کورد تەڕاحی کرابێت ئەمە مایەی یەکێک لەو سیمینارانەسە کە قەرارە بەشین بیبا بەڕێوە مەوزوع فۆنتی کوردیمان نییە مناڵەکان هەزینەی تەڕاحی یەک قەڵەم فۆنت ئەنجومەنی تەڕاحانی گرافیکی ئێران هین ساڵ 93 نەک 94 کە من لیستەکەیان هەردوو بووم 32 ملیۆن تمەنە یعنی دانەی گرافیست ئەگەر بێت بۆ بانی مەسکەن فۆنت تەڕاحی کات مەجموعە فۆنتەکە تەڕاحی کات تعریفەکەی 32 ملیۆن تمەنە ئەزانیم عەلامەت چییە کارەکە سەختە عەرەب کە ئێمە جوێنیان پێدەین ئەڵێن کولە ئەخواد وەزانە کولە خواردن شێخراپە ئێمە ئەچین ئێمە ئەوە زاڵمین ئەچین گوێرەکە سەرە بڕین لە حاڵێکا هێشتا گەورە نەبووە ئەی خۆین عیب نییە وەلێ کولە عیبە بیخۆیت ماشاکەن عەرەب سەفارشیان داوە بە شرکەتایەکی ئامریکایی کابرای ئامریکایی گرافیست بێ ئێمە بزانێ عەرەبی چییە زیاتر لە چەند سەد نمونە فۆنتیان بۆ تەڕاحی کردن پۆڵە خەریکن باش فارسە و کوردەیەت ئاین ئەوە گەشتپژێکی بۆ خاسەکاری کا بە کوردی فارسی ئەوە فۆنت نییە ئەوە دەقیقەن ئێمە هاتوین چیمان
ئەو نە فۆنتەکانمان مەسخەرەت بە فۆنتی تاهۆما نووسیت ئەزانە خۆی یەکەی چۆنە وەڵی فۆنتی تاهۆما تماشاگی یەکەیەکە بینام خەجاڵ دەکێشێت ئەوە بۆ فارسی کوردی تەڕاحی نەکراوەی عەرەبیە ئەو فۆنتانە بۆیە ناشیرینن چون گرافیستی کورد فۆنتی کوردی تەڕاحی تأکید دەکەمەوە دووبارە فۆنتی کوردی منزورم ئەوە نییە کە ئێمە نەهاتوین بەسەر سیستمەکەمان و کوردی سازێ دەست بکەین ئەو شەکە گشتمان ئیسفادەی لێ دەکەین منزور قەڵەمێکە بڕوانن لە قەڕنی هەشتا میر عەلی تەبریزی هاتووە لە تعلیق و لە نەسخ تێکەڵکردن نەس تعلیقی بەوجود هاوردووە 600 ساڵە فارسەکان نەسالیقە نووسن قەڵەمێ مستەقلەوە کابرا وەختی هاتوو فۆنتی تەڕاحی کردووە زانی وێسی کە ئەگەر دایرەی معکوس بێتە خوارەوە تۆ توانی دانەیەی پێ بنووسی باش مشخصی کردووە وتوێتی دەوایرێتە خوار خەتی زەمینەوە حروفی تاخت وەکو بێیەتە سەر خەت زەمینەوە حروفی عەمودی نازڵە بن بەسەر خەتە نەتیجە سێ دەستە حرفی مشخص کردووە بەپێی ئەوە تۆ تەڕاحی کردووە بێی ئەوڵ بێی ناوەڕاست بێی چەسبیدەی ئاخر بێی تەنهای ئاخر مەسەلەن دانەی تەڕاحی فۆن دەشێت بێ بۆ ئامانە قسەی بێ بۆ وتن خارج لەوە فەریبۆرزی قەریبیان برای فەرامۆزی قەریبیان وەختی هاتووە فۆنتی یاقوتی لە ساڵ 1375 تەڕاحی کردووە دروستە فۆنتەکەی تەڕاحی کردووە وەلی ئەزانی بەچی بە ئیدەگرتن لە خەتی نەسخ تەڕاحی کردووە بۆ نمایەکەی عەرەبیە ئێوە ئەزان نەتوان چی بکەن ئێوە حەدەئەقەلی ئەوەسە وەختێ پۆستەر تەڕاحیەکەن ئەو فۆنتەکە کەڵکی لێوەرەگرن ئەتوان تەغییری تیا بدەن ئەتوانن وەکو ڕێزا عابدینی نابغە لە فۆنتی زەڕ ئیسفادەکەن واوێ کە خەریکە ئەینووسن ئەو واوە کلێشەیە بێتە بەڵام ناوەکەی بەجێگەیەوە کە ئاوەها بێت یانە حەدەئەقەل تەغییرێکی تیا بدەن ئەو نووساوە کە نووساوە تەغییری تیا بدەن باش لە عناسوری تەسویری لە عناسوری نوێشتاری کەڵ وەرەگرن دانەی گرافیس معمولاً دووربینێکی هەیە کە دەتوانێت عەکسێکی پێ بکرێت موضوع بدا لە زێنتان کە عالم کارگا بتوانین بیخڵقێنین بە فیلمداها سریع پۆسترێکی تەمرینی تەڕاحی بکەین پێتان هەرێ پێتان هێژم ئێستا ئەمانە خۆیان حەزێن لە مۆرد سەرفەجووییاوە و مناڵەکان من پۆستریشان چاپ کردووە لە نمایشگای داخلی مەرزگا دایناوە فرسەت نەبوو کە وەختکەین بۆ هین ئەس قەزا بۆ سەرفەجوویی لە ئاوا ئەو نە حەساس بووینی ئێمە پێی مەوزوعی کارگای گرافیکماندانە بۆ سەرفەجوویی لە ئاوا سریەک پۆستری کوردیمان کار کردووە کە بەشکم پڵتۆ گێوە لە زێن خەڵک کارەکانی ئامادەست ئیسە لە نمایشگای هونەرستانە خەریکە بەڕێوەوە چێ چۆن هەفتەی مەشاغڵە چاپیش کراوە ئەس قەزا ئەو نە ئیدەی باش دابووی لە زێناڵەکانە تەعجوبتە کرد کە ئەگەر دانیشی تەوەزیحیان بۆ بیت و بیان ترسێنیت چەنی ئیدە ئەدا لە زێهنیان ولی ئایسە بۆ ئاگرا ئەشێ عنصرێکی تەسویریمان بێ کە عەکسی لێگرین سەریع و ئیسفادەی لێ بکەین دەفمان نییە چۆن؟ وەڵا باش ئەزانیم بۆچی گەرەکمەوە بکەم وەختێ نییە تۆ کارێک ئەنجامەدەی بە بەرچاو بنیامەکەوە ئەنجامێدەی خەریکە ئەیبینێت ئێساس کە سیحرت نەکردووە هەر ئەوەتە لە بەرچاوی ئەو نەخۆششتووە مەزەن تۆ خەریکە فاصلەی کانونی هێژی بە مناڵ باش هەمزەمان کە خەریکە بۆی هەدیسەکەی کار ئەنجامەدەی بە دەیتایەک پێی نیشانەی لەزەتی لێ بە حەلە بیری ناچێتەوە مەسەلە ئەوەستە وەڵا دەی جا وەختێ نییە زەمینەی نەقاشی دەبێت ئەتوانی بە گرافیسێک باش کە بەڕاستی خۆشە بەڵێ ئەو نەخۆشش دوا بەخوا ئەو نەخۆشە تەرەفەکە واز و لێبێنێت نێژێت دێ با خاڵۆشمی تیا بێت هەر فرە فاجعاز فرە فاجعاز نەفەرێ ناقص شت بزانێت ناقص بیزانێت ئێحساسی کە ئەیزانێت و بڕوا لە کار پاڵشگا دەخەڵەت کات ئەرێ بەخوا تەکلیفی معلومە ئەزانی تەکلیفی کامڵ معلومە فاجعا وەتەلەوا دەڵێت تاتری پۆسترت پێ سەفارش با بڵێ گەرەکمە بۆ پۆستر فڵانە تاتندانیش تەڕاحیکە باش عەرز و ئاسمان ئەدورێ بەیەکەوە 4000 دانە دەریش بۆێنێتەوە با ئەڵێ با ئەمێت یابێت لە ئاخرا کارەکە و تەواو کردێت خابا کەڵە کێفێکی جەگۆشەی سەر چەکی ڕێواسە یانە زێڕەکەیت
کوڕێ دانیشتووی ئیلام هەست کوردی جنوبە فرە مناڵی شەمەتۆن هەفتایە نازام ئارام ڕەفیقی فەیسبووکیە زیانە محەممەدی مورادی نەساری یەکێک لەنەوە بغی کوردەکە لە داهاتووە ئاوا حەچێ کوردە ئەپێچێتەوە نابغەس ئەم بنیامە سێدانە کتێبشێری لە فاسەی ئیسفەند و تا ئیسا کە ئامادە بوو لە چاپداوە دوو دانەی سەفارایەکەیم بۆ ئەنجامدا ئەم کاراخرێ ڕوژڵێکم بۆ دانا باش ئەم ئاخردانەی ناوی خەولەرزەس کارە قەبلیەکەی ناوی ئیش شێرەی لە ئازاد نین کە کۆڵی ئیهامی هاتیە داینابوو بە پەلەوەتم ناوە دانەکەم توم لە ویرۆچ بووە ئەم کوڕە هەر فەقەت پەیامێکی دانام نووسیت خوا ئامە گشت شێرەکانمە چای پێ بخشێنە و جڵدێکم بۆ خاستکە منیش 3 دقیقی پێچووی دکابراوەتە کارڕە خۆی ئاوەها ئاڵێ پێت یانێ ئاگاز یانێ ئەو ئەزانەی کە من نابێت پێی بڵێم ئەم کەریمە حەسبە لە شێرەکەدا ئەوی جاگاز کە ناڵێ بە من ئام کارمە بۆ بکە باش نەتیجەتەن وەکو ئاو خواردن کارەکە چوو بەڕێوە باش فاجعە زانی ئاوتە لە چییە؟ فاجعە ئاوتە لەوە کتوبڕ ئارام پێش بەلەیلا گەرەک بە وزڵدێکم بۆ خاستکەیت ئەشێ ئەویە ئەو ڕەنگە بێتە نووساوەکەی ئافونتە بێتە ئەمیشی ئەو بێتە دیترەوە بەشت خۆت نابێ بەشت من باش ئیتر سەختە بێتەوە ئەشێ ئێوە دوعاکەن شتەکە بۆ حەز خۆتان فەقەت ئەنجام بن یاخوا بە حایەتی وای لێ نییە کە مەجبور من سەفارشی لە ئیزای پوڵە کارکەن بنیام ئەبێ بە فاجعە خۆشی ئەوە سەیسم بۆ یاوە بە خۆشی و قسەیەکەم کە دەسم بازە بە حایەتی هەموو کارێکە کردومە کەس نەیوت و ئاوا بکەرەوە تووڕەش بووم لێ ئەو خۆشیەکەی ئاوەتە لەوە وەرە ئێوە گەر بۆ خۆتان کارکەن خۆشی ئاوەتا لەوە ئیتر ئادەی پاشی هەڵسەرۆ بەکلایت مێستا چ واویە ئاویە باشە بکەن بۆ عکاسی پۆرترێ لای خۆتان نەپرسرم پاس کرد فەرشید گەڕاوە لە 30 نەفەر بنیامی کۆنی ئەم شارە لە 30 دانە شۆغڵە کۆنترین نەجار کۆنترین جۆشکار عکاسی پۆرترێ ئەنجام داوە ئیسا هاتووسۆ گەرێکی تینمایشگەدانە لە نگارخانە موضوع پۆستەکەی پۆرترێس قاعدەتەن دەمە دەستترین شت لە هەڵقازدا کە ئەنجامە دێبوانە مەسە سینی ڕەجەب شەرکەوە بۆ کردنەوە وڵات تیپ و لە هین موسیقیدار نەچێ با دای بنین هین کۆنسرتی گۆرانەی پاشا بکەم یانێ بازێ لە کارەکان ئەوەنە سەریع ئەدا بەدەستۆ عەجایب دەست و خۆش بێ دەبێت دانیشە کامتان تایسەت نمونەکار پۆستێتان تەماشا کردووە خوا بکات کارەکان عابدینیم پێ بێت با پێتان نیشان بدەم ڕەزا عابدینی ڕەزا عابدینی ترێکە لە غوولەکان گرافیک ئێرانە عابدینی لەجوان سامان عابدینی خەرارە 3 ساڵتر بێ لە دایک تۆ قسەی چۆن؟ جا 3 ساڵتر با ئەوەڵ سێ شۆدانە کار ڕەزا عابدینیتان هێنی شەمزەم هاپێن عابدینی باشا گەناڵەکان بڕوانن کورد هەمە فەن حەریفە مەپرسن چ کارەس ئەشێ بپرسن چ کارە نییە هەمە شتە کارەس کورە من منزورم خۆمە منزورم تۆی منزورم گشتمانە مەسەڵەن ئایسە من و تۆ هەموو شتێکە زانین ئەوە نییە پیوا ئۆرگۆگێت ئەمە گرافیک ئابزانم هەمە ئەوەن سێرچێکم کرد احتماڵی زۆر دەم کە پێم بێت با لەگەڵ تام و لەزەتی دیتن کارهایەکی خەلاقانە ئاشنا ببن ئیتر کارە کۆرەکانتان بەلاوە جوان نەبێت هەتا ئەو سێرچێکە با من نمونە پۆستەرایەکی تیجارەتان پێنیشان بەم نمونە پۆستەرای بازاڕی لەوانە کە هەموو کەسێک حەزی بێیەکە بۆ ئەوین کۆنگرێ عوسمان هەورامیە ناگەی بۆمان باسی ناگەیدا چۆن چی بێتەوە ئەزانی گەرەکمە من چی بکەم بۆ تەنیە تۆ بۆ ئەوە کە تۆ
حەزەکەی خۆت ئیلقانەکەی بە خەڵکە گشتی وەکو خۆت حەسکات باش یەی شتەکان ئێژید ئەم کاتە بنیامەکە خۆی دانشەکەی فێرە بێت ئەگا بە حیدەی دەرکوفەم ئەم کاتە چێ بۆ کاربوت خۆی ئەگا بە ئەرزشیابی یعنی ئەم کاتە بە پێوەرەی حەز خۆی بەڵام بە زانستێک کۆکە هەیەتی تحلیل دەکاتەوە نه ئەزانم ئێژم بۆیە ناوێرم ئەو کارتانە بۆ بکەم بینێک حەچێت ماشاوەکە حەچێ شاگردەوە بۆ خۆم بیریانە کردەوە یعنی تۆ من خەریک بووم چی مەکرد خەریک بووم بە شکڵێکی دیکتاتۆرانە ڕێک ئەو شانەکە خۆم حەزمە کرد ئەموت بیان بۆتی ئەڕۆینە دەرویت بۆ خۆمی بیریانە کردەوە وەرە ئیسی توان ناکەم شتەکان ئەڵێن پێیان ئەڵێم ئامانیشە هەست کە مناڵەکان بزانن عیبەکانی چی و زعفەکانی چییە من ئەو مەبانیە لێبێژم بە ئێوەی خۆتان دەقیقە نەزانن وەکو ئەو خواردن جا ئیسە جاوەڵا ئەو خومە دە خوا بزانێت کارێکی زلەی ئاوەها ئەو میرانە هەلە چیە ڕەکان ئاگەهی یاوزە میر ئامان ناڵەکان تەماشا کرد بەرداشتی ئێمە لە پۆستەر ئەم شتان لەسەر ئەمان تجاری ئاسان بڕوانە ئاسان بەرداشتی ئێمە لە پۆستەر نەتەنیا تێجارین بەڵکو هەر وتیان پۆستەر ئێمەکەینەوە بیرە ئامانە قاڵب پۆستەر کە ئێمە معمولاً ئەی بینین لەگرام قاڵبانەستە دلیلی چییە؟ یەک دلیلی ئەوەستە مەریوان فەزایەکی هۆنەری موزەیی نمایشگایی تیانێک ئێمە تەکوت و پۆستەری هۆنەریش ببینین بەرداشتان ئامانەسە ماشا بکە ئەمانە گشتی پۆستەرات تجارین کە مرتب لە ڕۆژ نەشریاتە لە تەلەڤیزیۆنە خەریکە ئەی بینین ئەمە با بزانم عابدینەکەی سێرچ کردو پێ نیشان بدات ئەسڵەن بوومە ئەرێ ئەمە ئیجا پۆستەرەکان ڕێزا عابدینی تماشا بکەن بنیامە زانیاتە چی کردووە؟ ئەم بنیامە چون ژیر بووە لە شتایە دەمەدەست تازەی خوڵقاندووە مەسەلەن ئەو فۆنتە لەسەر خێفانی لێکۆنوسێسی ئەوە چییە؟ گروهێ ڤەرا ئەو گروهێ ڤەراکە نووسێسی دەقیقەن فۆنتی زەڕەکە بۆڵتی کردووەتەوە بەڵام پاشای چیتمانەکەی کەن ڕێکە کەشێ بێتە خوار خەتی زەمینەوە بێتە سەر خەتی زەمینەوە ناو واوەکە و ناو هێکە تماشا بکەن فەزای مەنفی موسبەتەکانی شێواندووە نەتیجەتەن تۆ لەگەڵ شتێکان واجهە بیت کە یەک نیشاندا کە ڕێزا عابدینی تەرکیبەنی ناسێت خۆتوتی تەڵایی و نقاتی تەڵایی و سوتوتی تەڵایی تەشخیص داد هاتۆ چی کردووە؟ هاتۆ نەترساوە لەوە کە لە ئاخرا متهمیکان شت نازانێت بەشێک زۆر لە کاردەری دەناوە بۆ تەرەف باش فەقەت هاتۆ چی کردووە؟ هاتۆ یەکدانە کادر کە تۆ لە عکاسیای ئیسفادەیەکە لە خواردنی ناوە تەواو ئەم قورسایی و سوکاییە گرتووە لەگرا ئەها عکاس ئەو ڕەنگی چۆن؟ ئەرێ ئەوە زانی چی کردووە؟ ئەوە هەر ئەو باسەسە کە ئەڵێم تۆ ئەگەر سێ ڕاستڵاوکەی لە کەسێک جواب بداتەوە ڕای چوارەم سڵاوی لێ ناکەی ئەوە ئێنعکاسە یعنی لە ئاساری تەجەسومیە هەر شتێنێک کە دانەی ئەشێ ئیشارەیەکت چکۆل لە بۆ شتە بکەیتەوە بۆ وەکە ئەو وەزنیە بگرێت و تەسیرگوزاری ببێت ئەو بنیامە هاتووە بەڵام دانایە ڕێ نییە ئیسە تۆ ئەو چاوپێکە و لەبەر هاتووەسە کە ڕۆحی هونەریت هەست ئەو دەدی ئەکسەر خەڵک ئەوە ئەبینن وقتی نیست لە دقتی بێن ئاویشە ئەبینن ئەمە ئەو نە قورسە لەو بەواسەی ڕێنێکۆکایەتی ئەسڵ ئەو خونساسە ناویە ئەویە فقط بۆ خونسابوونەوە جوابدانەوەی ئەمە ئامتی کە ڕەشە داناوە لەگرا بۆ وەکەوە ڕەشی خالص بێت ئایسم سەر ئەو کە ڕەش خالص بێت فرە قوس و ناشیری نەبێت بڕوان بۆ لەیاوتەکانی شیدمانی نووسراوەکانی بۆ عەکسێک کە لەگرا هاتووە مەحوی کردوەسەوە هەر فقط چوارچێوەی کولی مشخصە بڕوانە بۆ کاریە تاشاکەن چەندێک بوێرانە سەرەکەی بۆ ڕەش لێداوە و باقی عناسوری لەسەریا چاندووە و متەخەسس دانانن عناسوری نوێشتاریشە لەناو تەسویرە شەداناتێەوە هەموو نووسراوەکانی لەناو تەسویرەکە داناوە ئەو بەچی تڕاهی کردووە یعنی بە کامپیوتەر ئەرێ وەڵا سەردەمی کامپیوتەر ئەرە وەڵا ئەمانە گشتی ساڵ هەشتا بەدەژورن تاشای شیک و پیکی بازێک کار بکەن کە چەندێک ڕەنگەکانی پۆختەس ئێحساسێکی تازە لە کوورە هاتووە سەدەرەوە ئەسڵەن خامبوون لە ناویان نییە تماشای
تماشای ئەوەکەن کە چەندێک سازگار بەیەکەوە هەماهەنگن بەیەکەوە وەختێ ئەڕوانی بۆی هەمزەمان لەگەڵەوە کە لەگەڵ ئەسەری هونەری ئامواجەیی تەسویرەکەی بەباشی ئەبینی دقەتی پێکەی نووساوەکەی شێبەنی تۆ یەک سوال کەسانەی سەرێرە مەسڵن گەرەک نەختەر حیاوان لێ بدە سەندەڵێکی تیا بکەرەوە ئەتوانم بێن سەندەڵێکە تاغیبەم و هەرە و کاغەزای مەسڵن تۆزێ بێن ئەملاترۆ ئەوە بێ بە تەرحێکۆ بهترین ڕەوش لە چەند ساڵەی ئەوڵی کارکردن نیامەکانە کۆپیکردن و ئیدە وەرگرتنە باش ئەو مناڵانە ئەزانن لە کارگای تەڕاهی ئارما ئارم یان نیشانە کلیە ئارمش خۆی هەم لە نەزەر بەسەریەوە هەم لە نەزەر مۆزوعی تەقسیمەنیە بێت مثلا ئارم لە نەزەری بەسەریەوە و لە نەزەری مەوزوعیەوە کە تەقسیمەنیە بێت مثلا ئەبێ بە پیکتۆگرام لۆگۆتایپ تەلفیقی پیکتۆگرام یعنی فقط شکل لۆگۆتایپ یعنی فقط نووسراوە تەلفیقیانە تێگەڵ و دوودانە باش مناڵەکان بۆ کە فێر ئەوشانم نەزانیمە چیەکەین یەک ساڵی تەواو ئارمهای ناسرا و تەڕاحانی گەورەی وروپا نیشانە دەین ئەڵێ ئادەی مناڵەکان تەجزیە و تەحلیلکەنەوە ئەو بنیامە و ئارمی چۆن تەڕاحی کردووە چی چەسپانەوە بە چیەوە تەجزیەکەنەوە ئانالیزیەکەنەوە خۆیان ئەنجام ئێدەن دوای 50 ئارم وایان لێ وەختی ئەڵێ ئارمێک بۆ تەڕای بۆ شرکەتینەوە ئازادان چی بکەن چون قبلن کۆڵی نمونەیان دیوە کارێن ئەنجام داوە لە تەلفیقکردنەوەنە توان کارە تازە بخڵقێنن تۆ تاز دەمانێ ئەو کارە بێ بە کار خۆت کە هیچ ئیرادێکی نەی ئیدە لە کەسێ وەربگریت بەڵام نەی تەمام و کەماڵ وەکو فارزەڵێت هەر ئەین ئەوە بێت تۆ ئیرانی بدەیتە باش ئەتوانی ئیدەی لێ وەربگری شاید تۆشێ تازەی ویزە بگرێشی جوانتر بێت ئەو گۆڕانە کە بێت تیای دروستێکی تایی خۆت بێت ئەبێت تەنیا لەبەر مەفهومیەوە بێ یانێ نیشانەکان تۆ جۆرە دابنی کە مەفهومەکەی گۆڕێ یان نە لەبەر فۆرمیش نەوە لەبەر فۆرم و ئەساس کارەکەیەتی ئەوە ڕاوتم بێدانوتم لە پۆسترا دیتن مهمترە تا خوێندنەوە یعنی لە واقع عناصری تەسویری و فۆرمەکە ئەهەمیەتی زۆرتر تا نووسراوەکان تۆ فرەتر شوکێکی تەسویری ئێوار دەکات ئەسڵ ئەگەری ئایسە و کارە تۆ فقط کاغەزەکەی گەورەکەی تۆ سەرڵەکە گەورە چکۆلەکەی تۆ بینتە بەرەو بمێنیتە دواوە هەر گرافیسی ببینە ئازازانی کار خۆت نییە تابلۆیە مڕوا 10 ساڵ نییە کار گرافیک و بووسر ئەنجامدا تقریبا هەموو کارهای تەقریبی تەشخیصەیت هەر چاوکەو بە کارەکە زانی ئێیتە خۆمە لە شوێنێکا دیوە گرافیسێکی زۆر ناسراو زۆر ناسراو کە پۆستری جەشنوارە بینیم لە لێ زۆرەکانی تاران خەریکە تەڕاحیەکات پۆسترێکی دانابوو ئەو عەجایب نازانم چۆن وێرا بووی یەک کاری مستەقیم هەبوو داینە فقط نووساوەی نووسی وەسەریەوە پەیغام دانەوتم ئەمرە کەوت درێژ بێت کاروا بوو ئەکەی سوێنم بۆ خوارد سوێنێ سەختم بۆ خوارد وتم حەداقل 57 دەفعەیەم ئەو کاربانە تەنیا لە کارگا دیوە چۆن بەرزی ئەو زەمانە گوزەراوە بتوانی کار ئەموو ئەو بێنی بەناو خۆتەوە تەحویڵی بدەیت هەموو مناڵێک لەناو فلەشەکە 20,000 نمونە پۆستری هەیە ناخڵەتێن وایت خۆم بۆ سەندەڵێشت تر هەو بە ذهنما ئەزانم من فقط حەز دەکەم کە ئیدە وەربگرن باشا بکە ئەرێ هاتێنەشی کوپیکن کارەکانی ئەوە ناکرێت میژە کارەمانە بەرە وەڵا من ئەمەوێت هەموو مەجموعەکە جەمەوەکەم و هەرچێکم هەست باش بەسەر هاردی ئەو سیسمە لەوێدانێم هەر کەسێ هات بیبات هەتا ئاخر ئەمرتان مەواخێزە بن هەرچێ باشتان و تەحویڵ خەڵکی بدەن بەراخۆی نێمە نییە بەرە وەڵا کۆڵێ لەو نمونانە هەست کە وەکو فازەڵێت هەڵێن ڕاهگۆشا بێ بۆتان بەخواتان کۆڵی ئیدەی باشی لێ بگرن تەواو ئێوە ئیسێدادێکی هونەریە لە وجودانە حەزێکا لە وجودتانە کە حەزەکە کافی خوتوکەی بدەیت من ئەڵێم من ئەو نەحەزەکەم ئالەمانە بینین بەیەکۆ مەشقی نەزەری لە مەشقی ئەمەڵی مهمترە یعنی ئەوە نیە مۆرەتە پشتە بینن زائقەتان تەغیر دەکات لەو لاوە بۆ ئەم لاوە کە ئیتر لەو شانە بکەین پاشا بکە بنیام شت جوان ئەبینێ چەنە حەزی پێکە لە نەهایەتی سادگیە جالبە ئەمە بڕوانن کەرتێ پزیشک عمومی تماشاکەن بە تابلۆکەی نووسێسی گورچیلە دڵ ڕیخۆڵە یانە هەموو شتێک ئەزانێ وەڵڵاهی من کەرتێ نەخۆش بووم چوومە لای پزیشکێک لە هەمەدانە پزیشکی متەخەسس بوو دوایەوە هاتمە دەرەوە شێترم لێ برسی وتی ڕۆڵیگەن بەخوامنەوە نازانم ئەوە شێکچی بۆ لای متەخەسس ئەیزانی نەیەوت پێم ئیبراهیمی حەقیقی زان کێیە ئیبراهیم حەقیقی یەکێک لە غوولەکان گرافیک ئێرانە غوول وەرە نەهات خۆی گەورەترین تەڕاحی گرافیکە وەرە چۆن ڕزا عابدینی ئەزانێت لە خۆی باشە تەرهەجڵ دەزانێت تەرهەجڵ بیکارەکەی ئیبراهیم حەقیقی ڕزا عابدینی ئەنجامی داوە هەرچەندێک خۆشە شدووە
برا دێ بەخۆت ئیبراهیم حەقیقی بیام ئەترسێکمان شایەکات ئیبراهیم حەقیقی زانی چی کردووە بەشێ زۆر لە ئاڕمهای بینالملەلی گەورەی دنیا ئیبراهیم حەقیقی تەڕاحی کردووە یعنی ئاڕم لە سویسا ئەکسەر شرکەتە عەرەبیە گەورەکان چون ئیبراهیم حەقیقی ناسن ئەم ئاڕمی بۆ تەڕاحی کردن تەواو خطوتی بینالملەلی هاواپەیمایی عەرەبیەکان ئەم ئاڕمی بۆ تەڕاحی کردن ئەو نەخولە دە ئیبراهیم حەقیقی تەرحی جڵدی کارەکانی ڕەزا عەبدینی بۆ ئەنجام داوە هاچەندێ خۆشە بنیان بڕوای بە تەخەسوس دەبێت ئامانە نمونەیە لەو کارانە کە ئێمە لە کارگا تەئکیدمان بەسەر شێوازایەکی شەریع ئامۆس کە دابنیشین لە واقع دەستکەین بە تەولیدکردن پۆستەرهایەکی هونەری کە ئەتوانێت تیجاریش بێ حەتا یعنی هێواش چی بکەین تەسیرگوزار بین بەسەر سەواد بەسەری خەڵکۆ سەوادی بەسەری ئەتوانێت بەخوا بنیام تەسیردانێ بەسەریەوە بەخوا پێ سەوادی بنیام دەدانە پۆستەری باش ببینێت قبوڵی ناکای تشت خراپ ماشا بکات بەڕاحەتی لێرە کە شارێکە زەمینەی فێربوونی هەموو شتێکی ئەمە ئیمکان پەزیرە ئامانە ئەنجام بدەین دیتر وەختی ئەو تەوزیحات نەدا تازە عەرزەکە کە لە مەمگل هیچی پێ ناکەم چون ڕاهگوشان نییە دایەنێم بۆ ئەوڵین دەرسمان تەکبەتە کار ئەنجام بدەین یانە چی؟ یانێ ئەڵێن ئادەی تۆ چیمان بۆکەیت مەوزوعمان پێبێژە باش موضوع فێربێداها نەک معلمەکە زۆرتر بیری کرد جاوە چی هونەرێکە من شتان بۆ ئامادە بوونە ماڵەوەی بۆتانی ئەنجام بدەم مەسەلە وەسە کە بخولقێنین لە ئانی واحدا لە ئەوەڵەوە ئێوە یخولقێنن من ئیجرایەکەم کە عادەتی پێبن فێری ببن چەندە ناکس لەرەشێکی پس ئیشەڵڵا ئەمر باقی بێت و مقدەرێ پێشنەیەت هەم بەسەر ڕاگەاندنی ڤەژین و ئێلام یەکات لە ئەوائیلی هاوینۆ بەرنامەکە مشخصەکەین دقیقاً جدول زمانی معلومەکەن لە ئەوڵ تا ئاخر کە لەکەیەوە دەست پێکەین و کەی تەواو بێت لە زمانێکی شەدارین کە هەموو مناڵەکان مەریوان وەختیان بێت یەکێ نێڵێ ئاخ فڵانە وەخت وایە با من ئیمتحانەیە ئەنجامی بدەم لەم ڕۆژی جەهانی گرافیکا ئەوە قەول دەدەین کە هەموو تەجروبیات بە یەک کۆدابین بە ئیشتراک دایبنین و شەیری بکەین و لەزەت بین لە کارگایەکی زۆر خۆمانە و زۆر کوردی و ئەبێ بە هەوێنێکیش بۆ ئەوڵین کتێبایە کە قەرارە بۆ مەبادی سەواد بەسەری مەبانی هونەر تەجەسومیەکان و فێرکاری گرافیک لە ناو کوردەبا وتم ئیسەریوا قسەیەک منوتم با مناڵەکانمان نەڵێن خوا یان باوەگەر و دایبەرمان چ گێژبوون هیچیان نەیەزانی حداقل بمان بێت بزانن ئالە ئیمڕوا ئێمە ئەمانزانی و ئەمان کرد نەبوونیەوە کۆمیدەی کەلەپور بەژین خەریکە عەکس جەمەکاتەوە مناڵەکان سریە عەکسی تەئەترمان دەست کەوتووە ئەبێ بە ئەووەڵین نمایشگای عەکسە کۆنەکانی مەریوانیش لە مەریوانە لە ساڵ 1370 تاتر بەرپا بووە مەواخێزە من ساڵ 1352 مناڵەکانی پیشاهەنگی مەریوان تەئەتیان ئەنجام داوە دانەیە بوخاری بەرقی هیتاچی ئاوەتە لە پای تەئەتەکە کە ئیتفاقی دەرهاتووە 20 ساڵ دوایەوە بەشڕ ئەنبوو وارد بووە نازانم پێ دەستیان کەوتووە بە دیکۆرێک ئیسفادەیان کردووە فادێ باتەرەوە قەسەمی هەڵەتی ئایسم گەرەک بە ئەنجامێم 10 نەفەر نیروم گەرەکە بە مانگێ بۆم خاسەکرێت کە 45 ساڵەوە بەچیان کردووە ئاهایسێن بە ئیفتخار و ناویانە بین کە سۆزی مناڵەکانمان وا نەزانێ ئێمە ئامانمانە نەیەزانی بەباشی ئیشەڵڵا ئەوەی 1300 مەریوان بوونیان دەر مەریوان وڵا ئەکسەرەن مەریوانی نەبوون هەر بڕوا خۆ مەریوان شاری فرەفرە تازە است ئەسڵەن منێک کە داسێرانیم ناتوانێت داکەم بێژم مەریوانیم چون قیدبەت و فرەفرە زۆربەی بە 80 ساڵ خۆ بەلەوە هەر نەبووە ئەرە وەڵا نەوەڵا هیچ تەواو تەئەترایە کە لە مەریوانە ئیجرا بووە ئەو 25 تا 30 خانەوادە لەوەی بەرسرە بوون لەسەر تەئەترەتە ئەگرن گشتی بلا ئیستیسنا بوومیگەرە نەبوون ئەڵبەتە هەمزەمان لەگەڵەوە پێوە هاتووە ئەوڵین مۆتادەکان مەریوانیش هەر لەو شوێنانەوە هاتوون یان هەمزەمان لەگەڵ خازە هەموو شتێکیش لەگەڵیا هاتووە زانن هەموو ئەدا و ئەتوارێکە لە ئاخرا گەیوە بە ئێمە وارداتیە هیچ چاوێکی ئێمە نییە جار تماشاکەن هەتا ئاخری ئەمرمان ئەگەر کتوپڕ ئەمە ئیتر لەم ڕۆژی جیهانی گرافیکا ئاڵێن هەر زەمانێک کتوپڕی بوون بە گرافیست و قەرار بوو تەرهێجەڵ تەڕاحیکەن قەرار بوو فۆن تەڕاحیکەن قەرار بوو پۆستێر تەڕاحیکەن نیازتان بە هەر کۆمەکێ بوو ئەگەر دەنکەن گشتمان کۆمەکی ئەو نەفرە تایبەتی ئەەکەین ئەگەر شتێکە دەوێ بپرسن کتێبەکان کتێبەکان